بنای خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێبێت ئازان و خۆشەویستانمان تاعات و ڕۆژوتان قبول بێت ئینشاءڵڵا. ئەم شەویش لە بەرنامەی سیگەوهەر لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست دەبین گفتوگۆ دەکەین لەگەڵ میوانەکانمان لەسەر پرسێکی گرنگ کە جێگەی بایەخ و جێگەی گرنگی هەموو لایەکتان دەبێت. زۆر سپاس کاک دانیار بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عزیز سڵاوی خوا گەورەتان لێبێت تاعات و عیبادەتی هەموو لایەک قبول بێ ئینشاءڵڵا خوای گەورە مانگی پیرۆزی ڕەمەزان بکاتە مای خێر و خۆشی و ئارامی دڵ و دەرونی هەموو لایەک لەنێو و جەنجاڵیەی ژیانە ئێمەش ئەمڕۆ بابەتێکمان بۆ ئامادەکردوون مێدیا لە پاڵ ئەو هەنگاوە باش و گرنگانەی کە مێدیا پێناسەکرا و دیارەکانی کەن ڕەنگە لێرە و لەوێ کۆمەڵێک گرفت دروست بوو بێ لێرە لەگەڵ میوانە بەڕێزەکانمان گفتوگۆی ئەرک و ڕۆڵی میدیای ئیسلامی و باگراوند ئیسلامی یاخود میدیایەکی خاوەن هەڵوێست و بەرپرسیار لە مانگی پیرۆزی ڕەمەزان چۆن مامەڵە لەگەڵ ئەم بابەتە بکە لەگەڵ ئەم مانگە پیرۆزە بکەوە چۆن گرنگی بە کۆمەڵێک لەو ڕەهەندانەی مانگی پیرۆزی ڕەمەزان بکاوە بدا. مێدەوارین ئەم شەویش شەڵا لە ستۆدیۆی سیگەوهەر بتوانین کۆمەڵێک زانیاری بخێنە سەر خەرمانی زانیاریەکاندا. زۆر باش مامۆستاگیان دەچین لای میوانەکانمان بەڕێز دکتۆر یەحیا عومەر ڕێشایی مامۆستای زانکۆ وەروەها مامۆستا ئاماج حەسەن بەڕێوەبەری تۆڕی میدیایی کەناڵی ئافرین و دکتۆر کاروان عەبدوڵڵا مامۆستای زانکۆ کەمێکی دیکەش دکتۆر بەهادین ئەحمەد مامۆستای زانکۆ دەگاتە ستۆدیۆکانمان. یەخوا بەخێر بێن. زۆر بەخێر بێن. کاک دکتۆریان بەڕێستەوە دەست پێ بکەین. یەخوا بەخێر بێن. تەمەن دەست پێگە دیارە. کێ سەری سپیترە دکتۆر؟ ئەو هەر سەری سپی نییە. یعنی ئەو لە پێشترە لە هەمومان لە بواری میدیا و لە هەم بواری ئەزمون و هەمیش ئەکادیمی. دکتۆر یەحیا مامۆستای هەمومانە خۆشحاڵی نەمشەو کە لێرەیە. یەخوا بەخێر بێن. کاک دکتۆر ئەرکی میدیای ئیسلامی چییە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا؟ بەناوی خوای گەورە پرسیارێکی قورسی کرد بەڵام هیوادارم بتوانین لە ئاست پرسیارەکە وەڵام بینەوە. تاعات و عیبادەتی هەموو لای قبول بێ. ئومێد دەکەم گفتوگۆکانی ئەم شەومان گەوهەرێک بێ لە وستی گەوهەری کە جنابتان بەرنامەکەتان ناونەوە پیرۆزبایتان لێکەم ئیشێکی جوانەکەن دەستان خۆش بێ. لە ڕاستیە یەکێک لە دەستەواژە هەرە گرنگەکان کە لە میدیا زۆر قسەی لەسەر دەگرێ بریتە لە دەستەواژەی ئەرک وەزیفە. دەستگای میدیا هەر خۆی کە دروستە بێ لە پشتیەوە هەندێک وەزایف و ئەرکەیە کە ئەبێت جێبەجێکە چەندێک بتوانێت ئەو ئەرکانە ئەدا بکەوە جێبەجێ بکەوە ناتوانێت سەرکەوتوو بێ. وابێ و کەسێک کە لە دنیای ڕاگەیاندنا ئیشەکە ئەو ئیحساسی بۆ دروست بێ و ئەو قەناعەتی بۆ دروست بێ کە لە پشت کاری ڕاگەیاندنەوە و لە پشت وەزیفەی ڕاگەیاندنەوە بەرپرسیارەتیش هەیە. واتە کە تۆ ئەرکت جێبەجێ کرد بەرپرسیارەتیش ئەکەوێتە ئەستۆت. ئەوەی کە لە بیداەتی مقدمەی بەرنامەکە جەنابتان نەزم کامتان بشارەتان پێ کرد نەتانوت میدیای ئیسلامی وتان ئەوەی کە پێوترێ میدیای ئیسلامی و هەندێکشتن میدیای خاوەن هەڵوێست یاخود میدیای بەرپرسیار چونکە ئەم دەستەواژەوە ئەو مستەلاحە هێشتا یەکلایی نەبووەتەوە ینی حەسم نەبووەتەوە ئایا میدیایەک هەیە بە ناوی نایبرێن لەبەینی دوو کەوانە میدیای ئیسلامی. دوو ئاراستە هەیە دوو ینی تێڕوانین هەیە لە خودی لەسەر خودی دەستەواژەکە. هەندێک پیان وایە کە ئێمە کاتێک ئەڵێن میدیایەک و ناومان نا میدیای ئیسلامی شتێکی باش ناکەین لەبەرەوەی جایەکەینەوە لە خەڵک و جایەکەینەوە لە شێوازێکی تر کە جۆرێک لە نخبەویەتی پێن جۆرێک لە دەستەبژێرێتی پێن و وای لەکەین خەڵک معنا میدیایەکە کە میدیای عامە گشتیە و میدیایەکیشێ میدیایەکی ئیسلامیە واتە تۆ جات کردەوە کە ئەم جاکردنەوە زیان ئەگەێنێ بە میدیای ئیسلامی و پێمان وایە ئەبێ میدیا هەر میدیا بێ لە ناو خنەکەیە لە ناو باگرنەکە ئەکرێ هەندێک مەفاهیم و چەمکی ئیسلامی هەبێت. هەندێک شێ پشتیوانی دێکن ئەڵێن چۆن میدیای لیبرالی هەیە میدیای سۆشیالیزمی هەیە میدیایەکەیە کە هی وڵاتێکە هی شوێنەکە هی جێگایەکە لەو تێڕوانینێکی جیاوازی هەیە ئەکرێت تۆیکی ئیسلامیش میدیایەکە دەبێت کە بە ناوی میدیای ئیسلامی. ئێمە لەگەڵ یابین یا لەگەڵ یان نەبین ئێستا واقعەیەکەیە کە هەندێک لە دەستگا ڕاگەیاندنەکان لەسەر تاسەری جیهانە با بڵێن ئەگەر دەستەواژەکە ڕاست بێ میدیایەکی بەرپرسیارنەوە باگراوندێکی ئیسلامیان هەیە واتە بە ئەو ناوەڕۆکەی تەرحێکن تەرحێکە کە ئەگونجێت لەگەڵ مەفاهیمی ئیسلامی ئەگەر ڕەنگە ئاوا دروستتر بێ. ئەگەر تۆ بەم ئاراستەی ئیشت کرد ئەرکت زۆر قورسە بێ خۆی هەر میدیا لەم سەردەما ئەرکی زۆر قورسە کاتێک
ئەگەر باگراوندێکی ئیسلامی شەبێت دوو جار بە پرسیارە بێ و دوو جار ئەرکەکەت قوسترە بێ لەبەر ئەوانەیە کە لەناو دەستگای میدیایی ئیشەکەن و تێڕوانینێکی ئیسلامیان هەیە ئەبێ بزانن کە لەگەڵ بابەتێکە تەعاملەکەن کە هەستیارە کە حساسە کە تەعامل لەگەڵ هەست و سۆزی خەڵکە کە لەگەڵ ڕەفتارە لەگەڵ هەڵسوکەوتە و تۆ ئەو پەیامانەی کە ئاراستەی خەڵکی ئەەکەی ئەبێ بزانی خێزانە عایلەیە مناڵە دانیشتووە ئەوە چەندێک تۆ بتانی ئەمە بە شێوازێکی هەم سەوابێتی تیابێ و هەم بتانی ئەو ینی پرەنسیب و بڵێن تەکنیکانی کە میدیا بەکارێن تۆش بتانی ئەمە بەکار بهێنی ئەمە وا ئاکات کە ئێمە هەمیشە ینی خەڵک وەجەماوەر بەردەوام علامەتی ئیستیفام یاخود پرسیاریان هەبێت لەوەی کە ئایا میدیای ئیسلامی توانوێتی واجب و ئەدای خۆی جێبەجێ بکە و توانوێتی خەڵک تێر بکە ئیشباع بکە خەڵک ئێستا بە شوێن مەسادیری جۆرا و جۆرە ئاگەڕێ تۆ ئەبێ بتوانانی لەو ئاستابی ئەو تینوێتی خەڵک ئەو گەڕانەی خەڵک بە شوێن معلومات و زانێرە بتوانێت تۆ بدۆزێتەوە لەناو ئەو زۆری و ئەگەر جایزی بڵێن فەوزایی دنیای ڕاگەیاندنە تۆ هەبیت تۆ بوونت هەبێ و خەڵک ئشارەت پێ بکە و ئاماژت پێ بە دەستخۆش بێ دکتۆر گیان جێی خۆیەتی بەخێراتنی زۆر بەڕێز یاریدەری پرۆفیسۆر دکتۆر بەهادین مامۆستامە لە ئەحمەد بکەین یاخوا بەخێر بێ دکتۆری هاوە ئیشم پێێتی بێ خۆی بزانێ بۆیە لێرە دامناوە ناو بەرنامەکە دەرەکەوێ مۆزۆ چیە مامۆستایان دکتۆر کاروان مامۆستا ئاماژ ئاسایی ئەگەر لە نێو گفتوگۆی مامۆستایانە پرسیارێکتان بۆ دروست بوو یعنی ئێوە میوانین خاوەن ماڵن بابەتەکەشەوە مامۆستایە من ئاسایە یعنی گەر شتێک بۆ یەکتر ڕوونکردنەوە دکتۆر کاروان بابێ مەلای بەڕێزت هەڵسەنگاندنێک ئەوەندەی ئاگادارم زۆر کۆمەڵک توێژینەوەش لەبەردە سایهار پێوەست بە بارودۆخی میدیا لە هەرێمی کوردستانەوەمانەیە چی ئەبینی لە میدیای کوردی لە مانگی پیرۆزی ڕەمەزان بە شێوازێکی گشتی؟ بەڵێ من دەستخۆشیتان لێ یەکەم بۆ بابەتەکەتان هیوادارم وەکو مامۆستا فەرمووی یەکێک بێت لە گەوهرە باشەکانی ئەم بەرنامەی بەڕێستن بەڕێزان ئێمە لە بیرمان نەچێت کە میدیا ئێستا وەکو کەرەستەی گەیاندنی پەیامەکان لە لووتکەیە ینی وەکو تەکنەلۆژیا وەکو گەیاندن لە لووتکەیە ئەوەی کە ئێمە قسەی لەسەرەکەین و جێی گرفتمانە یا جێی شانازیمانە ئەو پەیامەیە کە ئێمە لەم میدیایەوەی گەێنین لە نێو میدیای کوردیە پەیامی میدیای کوردی بەچە بە بەراورد بەو ئاستەی کە میدیا خۆی پێگەیشتووە هێشتا پەیامێکی لاوازە ینی پەیامێکی بێ بەرنامەیە پەیامێکە کە سازاندنی بۆ نەکراوە لە ئەوڵەوە وەکو ئەوەی کە میدیاکەی خوازێ ینی تا ئێستا ئێمە ئەو پەیامە کلاسیکانەی هەمانە لە نێو میدیای مۆدێرن ئامانەوەی گەشەی پێبین کە پێی نییە بڕوا ناتوانێت بڕوا لە ناو میدیای نوێ نەمانتوانیوە کە ئەم پەیامە بخێنە نێو قاوخ و چوارچێوەی میدیای نوێەوە بەڵێ ئەمە گرفتە زانی بۆ لەبەرەوەی ئەو پەیامە کلاسیکی کە من ئەمەوەیە بۆ نمونە بیگەێنم بە گەنجێک ئەو پەیامی لە ڕەمەزانەوە هەڵی هێنجم و ئەی سازێن و ئەمەوێ بیان بە گەنجێک ئەگەر لەو قاڵبەیان نەبێت کە میدیای نوێ مامەڵی لەگەڵاکە ئەم گەنجە وەکو بڵێ پێی ناگا با ڕیچی بکە با بچێ بەسەریا بەڵام پەیامەکەی پێ ناگا تێری ناکە ینی ناتوانێت ئەو پێداویستی کە من هەڵم گرتەوە ئامانجەی کە من هەمە لەم پەیامەیە بیگەێنم گرفتی میدیای کوردی ئەمەیە سێری میدیای ئەوروپی بکە یان سێری میدیای حتا عەرەبیەکانیش بکە دوور مەڕۆ سێری میدیای ئێرانی و ئەمانە بکە لە نێو میدیای نوێیە لە نێو سۆشیال میدیایە هەمووی جیا کردوێتەوە هەمووی لە قاڵبی خۆیان پەیامەکانە گەێنێ من دیسانی ئەمەوە بۆ نمونە هەمان وتارێکە لە مزگەوتێکە لەسەر ڕەمەزان یەم بە 35 خولەک ئەمەوێ کەسێکە لە مزگەوتەکە دانیشتووە وەکو ئەرکێک وەکو فەرزێک هاتووە گوێ بۆ مامۆساکای گرێ ئەمەوێ لە نێو سۆشیال میدیاش ئەمە بگەێنمەوە بەم شێوەیە ناگەێنرێ کە من مینبەرەکە بگوێزمەوە ئەبێ بین لە بواری تەکنیکیەوە ئەم پەیامە بەجارێکتر بسازینەوە بیگەێنین جا من ئەگەر بمەوێ ئەم پەیامە بگات ئەبێ ئەم ڕۆژوێنانە بگرمە بەر گرفتی میدیای کوردی ئێمە تەماشا بکە لە نێو سۆشیال میدیایە لەگەڵ هاتنی ڕەمەزانە پەیامگەلێکی زۆر ئەڕژێتە نێو سۆشیال میدیاوە بەڵام تەئسیری هێندەی پەیامە زۆرەکە نییە بۆ لەبەرەوەی ئەم قاوغی نەگرتووە بۆیە من هەمیشە ئەموت ئێمە ئەتوانین میدیایەک وەکو ینی تیکتوک کە لەوە چێ زۆربەی ئەوانەی لە میدیای کلاسیکایش بکەن سەرکاریان لەگەڵیان نەبێ ئەو تیکتوکی کە ئێستا زۆربەی گەنج سەرکاری لەگەڵایە و زۆربەی ئەم پەیامانەش ئێمەمانەوەی ئاڕاستی گەنجی بکەین چونکە ئایندە مامەڵەی لەگەڵاکە نەمانتوانیوە قاڵوەکەی خۆی وەرگرین و پەیامەکە بگەێنین بڕۆ سەیری مەدرسەیەکی وەکو جەزیرە بکە سەیری پەیامەکانی تیکتوکی بکە هیچی لە پەیامی کەناڵەکەی ناچێت هەمووی هاتووە لە چوارچێوەیە کادانەوە بۆ لەبەرەوەی پەیامەکەی بگات ئەم پەیامە کورتەکاتەوە تەکنیکیە گۆڕێەوە ئیلە ئاخریه
ئێمە کە نەتوانین ئەمە بکەین ئەم سۆشیال میدیایە ئەم میدیان نوێی کە لە بەردەستمانایە نابێت بە کەرەستەیەک بۆی من پامەکەی پێ بگەێنم بۆی من ئەو خۆراکە دروستکەم و ئەم گەنجەی تێبگەێنم لەبەرەوە ئەبێ ئێمە ئەو پامە کلاسیکانەی کە ئەیان ڕژێنینە نێو دنیای سۆشیال میدیاوە بیهێنین لە قاوقی خۆیان ئامامەڵیان لەگەڵا بکەین چونکە هەر پەناڵێک هەر پلاتفۆرمێکی سۆشیال میدیا کە دروستە بێ بە تایبەتمەندی خۆی دروستە بێت لەوە چێ ئەو مەبەستێکی تیجاری هەبێت لە پشتیەوە یان لە هەر مەبەستێکی ترکە بیەوێ وەکو اقتصادێکی تەوەجۆ لە ناو جەماوەرە بکە کۆمەڵێک تایبەتمەندی دروستەکە ئێمە ئەگەر نەچم لە پامەکانی خۆمان تایبەتمەندی ڕەچاوکەم ناگات لەبەرەوە ئێمە پامگەلێکی زۆرمان هەیە بەڵام تەسیرێکی کەم لە ناو سۆشیال میدیایە زۆر بە کەمی ئەبینی ئەکاونتی هەمومان ڕنگدانەوەی ڕەمەزانی تیا دروست نەبێ بەڵام ئەو تەسیرە بەجێ ناڵێ کە تا 3 مانگ دوای ئەوەش بڕوە بۆ لەبەر ئەم پەیامە ئەو چوارچێوەی نەگرتووە پامی گەنجانمان هەیە لە ناو خۆیانە چونکە ئێمە لە بیرمان نەچێت تۆ 11 مانگ میدیات ئیشەکە میدیای بۆ ناوی بەڕێزت ناوێنێ میدیای ئیسلامی مامۆساڵێ میدیای مولتەزیم کە هەردووکیان توانین لە چوارچێوەیەکە ڕێکەینەوە ناوێکی لێ بنین ئەمە 11 مانگە ئیشەکە ئەم تەسیرە کە لەسەر گەنج 11 مانگە دروست بۆ ڕەنگەداتەوە لەوەی خۆیان پامی گەنجان بۆ خۆیان لە نێو میدیای نوێیان ڕنگدانەوەی هەیە پامی ئەوانەی بۆ نە پامی مامۆسای ئاینی ئەگەر دەستی گەنجێکی پێوە نەبێ و داڕژێتاوێ ناتوانێت تەسیری خۆی بگەێنێ بۆیە زەرورە من ئەگەر بمەوە پامی دینی بگەێنم ئەگەر مامۆسایەکی ئاینی بم یا هەر بوارێک هەر مامۆسایەکی ئەکادیمی بم هەر شتێکی تر ئەبێ ئەم چوارچێوێ لانی لە زەهنما جێبکەمەوە کە من چۆن ئەم پەیامم لێرەوە ئەگا بە جیلی بۆ نمونە تیکتوک بە جیلی ئینستاگرام بە جیلی فەیسبوک ئەوەی کە بە میدیای نوێ ناوە برێ چۆن ڕێبکەمەوە بیگەێنم میدیای کوردی تۆزێ خەلەلی لە مەیاسە راوی جەنابە باسیەکە یەکێک لەو خەلەلانی لە میدیای ئیسلامیە کە لە ڕابردوو لە ئێستاشا بۆمان دروست بووە تقریبان ئەوەیە نەمانتوانیوە یعنی ویستومانە ئەو پەیامەی هەمانە لە مزگەوتە بیانی نەقلی بکەین بۆ کەناڵێکی فەزایی بە نەفسی یان بۆ نمونە نەفسی ئەو پەیامەی کە لە مزگەوتە مامۆسایەک لەسەر مینبەر دەستخۆشیکی زۆری لە یەکدەی هەموو ئامادە بووان ئەمە نقڵەکەی بۆ یەکێک لەو بۆ نمونە ئەی خەیتە فەیسبوکەوە ئەی خەیتە تیکتۆکەوە سیرەکەی پێچەوانەیە ئەو پێشوازیە لە ناو ئەهلی مزگەوتەکە لێکرێت لەو ئینەیە لی ناکرێت لەو منەسەیە لی ناکرێت ئەمە پێویستمان بۆیە ڕێک پلان بۆ ئەمە دابنین ماوەسە حتی تەنانەت کەناڵە ئیسلامیەکانیش ماوەسە دیقەت بە لە ڕابردووە ناوی کەناڵەکە نایڵم هەستا پەیامێکی یەکخولەکی هێناوە لەسەر دینی ئیسلام کەناڵێکی ئەلمانی ئەم پەیامە یەکخولەکیە لە ناو کەناڵەکەی خۆیان جێی نابێت وەکو کەناڵ ئەیەنەی خاتە ناو سۆشیال میدیاوە لە ناو ئەم یەک پەیامە یەکخولەکیە لە ناو کەناڵەکە کە هەرجێی نابێتەوانێ هیچ پێویستی پێی نییە بەس لە ئەگەر بڵاویشی کاتەوە لە ماو یەک خولەکە تێ ئەپەڕێت و نایبینیتەوە بەس لە کاتێکی خاتە ناو سۆشیال میدیاوە ئەبینی بە دوای چەند ساڵی کە و پەیامە هێنرێتەوە دووبارە نوێکرێتەوە خەڵک نوێ ئەکاتەوانێ لەبەرەوەی ئەزانێت بە چی زمانێک لەگەڵ بۆ نمونە دانیشتوانی ئەو منەسە کۆمەڵایەتیە تەعامولەکە ئێمە ئەم خەلە لەمان هەبووە پەیامی مزگەوتمان هێناوە بە نەفسی تام و چێژە ناومانە خسومانەتە ناو میدیاکانی خۆمانەوە خسومانەتە فەزاییەوە بۆ نمونە ئێستاش فەزاییەکان کەناڵەکان ئەبێ دووبارە ئەم ڕیفرێشێکی خۆیان بکەنەوە بەوەی کە ئەوەی کە لە تەلەڤیزۆنە ئیعلانیەکە ئەم بەرنامەی ئێمە لەوانەیە بۆ تەلەڤیزۆن بۆ نمونە ئامانجدار بێ بەس ئەم بەرنامەیە بخەرە بۆ نمونە تۆڕە کۆمەڵایەتەکانەوە ئەبێ بیسازێنیتەوە ئەگینا زەحمەتە لە ناو تۆڕە کۆمەڵایەتەکانە ئەو ئامانجە بپێکێکە لە بۆ نمونە لە قەمەڕا لە سەتەلایتە ئامانجەکە ئەگەر ئەو بەرنامەی لە میدیایەکی کلاسیکە ڕوا لە تەلەڤیزیۆنە ڕوا خۆی نەڕژێنێتە ناو دیسان سۆشیال میدیاوە بۆ ستایلێتر هەر خۆشی کاریگەر نابێ ینی ئێستا ئێمە لەوە چێ بۆ عەدەدێکی دیار ئێمە قسە بکەین لێرەوە بەڵام ئەگەر ئەمە فرێدێتە نێو و فەزایی کە سۆشیال میدیا دروستی کردووە عەدەدەکە زیاد دەکا و بەردەوامی شەمێنێتەوە زۆر باشە کاک ئامانج لە ئەزمموی خۆتەوە ئەنی ئەم پرسیارە بکەم میدیای ئیسلامی یاخود ئەو میدیایی کە سەبوونی هەیە تا چەند گرنگە لە بناغەوە ینی لە مناڵەوە و میدیا وا لێ بکەیت کە خێزانەکە و مناڵە ئاراسە بکەی بەرەو ئاراسەیەکی ئەرێنی تا چەند ئەمە گرنگە بەنای خۆی بەخشندەی میهرەبان طبعا ئەمە قسەی دووەمە بۆ پێشتر بسم الله کردە بەس خۆتان ئەو دەرگایەتان کردەوە ئەگەر بێدەبی نەبێ بەرامبەر جەنابی کاکتۆریش حەزمەکە خۆزگە ئەو بدوایە جا وەکو تەمەنیش و وەکو ئیشەکەشمانێمە مناڵی نەبووە هیچ بۆ مناڵەکەین لە ئاخیرا قسەوان کردە ڕاستیەکەی ماسە خۆشەویستەکەم ئەم دوو پیاوە هەم جەنابتان هەم لە قسەی جەنابی کاک دکتۆر و جەنابی مامۆسایە
من پێم وایە میدیاکان ئاوادا بەشکەین میدیای پەیامدار نەک بۆ نمونە میدیای ئیسلامی یان میدیای پەروەردەیی من پێم وایە تەوافقێک لە نێوان میدیای ئیسلامی و میدیای پەروەردەیە بەڵێ شکالەکەشی ئەوەیە کە تۆ ئەڵی پەیامدار ئەویتر بەخۆ یعنی من بێ پەیامم ئەو ئیشکالەوە بڵێ کاک دکتۆر پێ دوایە هەربتە بەرپرسیار ئەڵێ من نابەرپرسیارم کاک دکتۆر پێ دوایە ینی وەڵامی کۆتایی دەست ناکەوێتەوە ویستم ئەمە بڵێم کاکتۆ دوجار جەنابتان یان خەڵکێکی ئەکادمی قەنەعەت نییە بتوانی پۆلێنی کۆمەڵێک لەم مناسانە بکەی بڵێ ئەمانە پەیامدارن ئەمانە پەیامدارنین آخر خۆت ناو من چۆن ناوی خۆم نێم چی زۆر جار ماوە سامانج پەیامدارن بەس پەیامەکەیان زۆر خراپە ینی پەیامیان نەبووە زۆر باشتر بوو لەوەی ئەو پەیامە خراپ من لە تەجروبەی ئیدارەی ئەو ماوەی کە من لە خزمەتی بڵێن کەناڵی ئافرین و پاشتری شتۆڕی میدیای ئافرین نابووم لەو ماوەی کە من چاودێری ئیشی مناڵانم من پێم وایە بالفعل هەر کۆمەڵێک خۆزگە ئەمینەم نەکردە چونکە ئەم سێ پیاوە بەڕێزە ممەسیلی شوێنێک نین ممەسیلی یعنی هەر مجتەمەعن مامۆستان یعنی بەفعلی میدیاکانی ئێمە تەوجیهەکەن میدیای عامی کوردستان من لایەندارم من ئێستا چێ بکەمە بێ ناچارم وەسفی ئەو تۆڕی میدیای ئافرین بەوەی مناڵەکانتان ماوەسا خۆشەویستەکەم من جانویستم ئەمە بڵێم ئەگەر بێئەدەبی نەبێ بەرامبەر بە هیچ کەسێک یان بە هیچ ئەو قسەی کەوتم میدیای پەیامدار بەفعلی ماوەسا میدیای بێپەیام زۆرە بەفعلی میدیا هەیە گوێ نایەتە هیچ ئازارێکی مجتەمە یعنی ڕێک کۆمەڵێک شتی لە یوتیوبەوە لە تۆڕە کۆمەڵایەتەکانی کە وەرگرتووە قستێتە ناو کەناڵەکەیەوە لەو دقەیە کە دەست پێکە هەتا تەواو بێ یەک پەیامیتیانە تەنها ئەو مناڵەش ئەو کەسەش دائەنیشێ بە دیاریەوە بە فعلی کاتی پێکوژێ بەڵام کاگەمانج بۆچی کۆمەلگا ئەمەشیوێ هەنێک جار زۆر بینەریەمێ بۆ وایە ماوەسا من شتێکە پێ بڵێن گرفت مناڵ نییە مناڵ پێویستی بەوەی دەستی بگری ئاراستەیکەی بەداخەوە هەندێک دایک و باوک هەیە مناڵەکە ئاراستەیەەکە ینی خەتەرشی ئەم مجتەمەعی ئێمە ئاوای لات و ماسە تەلەفۆنمان بۆ کرێ ئەڵێ وەڵی کاکە سەعات دەبی کوژێنەوە کەناڵەکە بۆ بیکوژێنەوە ئاگای لەوە نییە من بۆ کێ کارەکەم بۆ نمونە من بینەرم لە کەنەدا هەیە بینەرم لە ئەمریکا هەیە بۆ سەعات دەبی کوژێنەوە ئەڵێ وەڵام مناڵەکەم ناخەوێ یعنی ناکرێ مناڵەکە خێزانەکە تەوجیهەکە یعنی ئەمە یەکێکە لە کێشە پەروەردەکە ماسە تەسەورکەن کێشەکانمان ئەمەنە گەورەیە یعنی نازانین دەستبەری بۆ کێ بە فعلی لە کۆمەڵگەی ئێمەیە مناڵ پێویستی بەوەیە پەروەردە بکرێت یان دایک و باوک پێویستی بەوەیە پەروەردە بکرێت یعنی کێشەکان ماوەسە ئەمەنە گەورن نازانی دەستبەری بۆ کامیان دەستبەری بۆ پەروەردەی مناڵ ڕاستکەیتەوە مناڵ ڕاست دەکەی تۆ سەیەکی دایک و باوکی خوارە یعنی کۆمەڵێک نمونەی زۆرمان هەیە ئێمە لە شوێنێکەوە شتمان فێر کردووە دایک و باوکەکەی پێی هەڵۆشانەوە ئێمە پێمانوتۆ بە نمونە خۆڵ فڕێمەیە پیسی فڕێمەیە باوکەکەی بینیوە کاغەزی بسکیتەکەی بە نمونە فڕێەوە مناڵەکە پێی تۆ باوکە ئێمە ئەستێرەی ئافرینی نابێم ئیشە بکەین ئێخوای معقولە مناڵ باوک پەروەردەکە مناڵ دایک پەروەردەکە یعنی گرفتەکان ئەمەنە گەورە ماوەسایی پەروەردەی مناڵ نازانی لەکوێوە چارەسەریکەی هۆکارەکەشی ئێستا لەم مەجلیسە و لە 100 مەجلیسی کەشان ناتوانین چارەسەریکەی نەزانین بۆ ماوەسا گۆڕانکاریەکان هێندە خێران یعنی دایک و باوکی شتی کەوتون یعنی دایک و باوک پێتان وایە مرتاحە ئاگای لە مناڵی نەما مناڵی تووشی نەخۆشی ئۆتیزم و هەزار دەرد و بەڵا بووە مناڵەکەی لەولاوە خەریکی مۆبایلە دایکەکەش خەریکی مۆبایلە هیچ دایکێک حەزەکە مناڵەکەی تووشی ئۆتیزم هەردوو میدیا پەروەردەیەەکە ویستم ئەمە بڵێ ماسە بۆ برینەکان پێویستی بە ئەسلی پەروەردەیە ماسە یعنی ئەبێ دووبارە مجتەمەعی تەنها کوردیش نا مجتەمەعی هەموو یعنی هەموو ئەو لەمەی کە پێوترا ئەو لەمە ڕێک ئێستا برینەکانی ماوەسە دروست بوونەتەوە برینەکانی یەک بەیەکی مجتەمەعی یعنی مرۆڤایەتی گرتووەتەوانێ یەک نمونە هێنمانێت توڵم کێشا و بێئەدەبی نەبێت لە فەزوریان
ساڵی 2000ەکان پێش 2000ەکان خوشکێکم لە ئەڵمانیا هاتەوانێ ئەو کاتەوا بوو وەکو ئێستا نەبوو هاتنەوە لە ئەوروپا و ئەمانە زۆر هاکەزای نەبوو غەریب بوو پێیەکێک ئاهاتەوانێ و دەورێ لێ ئەیاو یەکێک لەو پەیامانەی کە ئەیود لای ئێمە ئاوایە مناڵی ئێمە سەعاددە ئەخەوێ باشە ئێمە غەریب بوو لای ئێمە خوات چۆن مناڵ فێرکەی بخەوێ سەعاددە کەناڵێکیان هەبوو لە ئەڵمانیا ناوی سۆپەر RTL بوو سەعات 10 شەو ئاهاتبوونەوە من بۆم خستبوونە سەرەوە کەناڵە تا سەعات 10 شەو سۆپەر RTL بوو لە سەعات 10 شەو بە دووە ئەبوو بە RTL یعنی هی مناڵ نییە مناڵ ئۆتۆماتیکی ئەڕۆشتە ژووری خۆی ئەخەوت برین بوو ئەمە ئازار بوو خۆیان تۆ بڵێ مجتەماعی ئەوروپی ئێستاش بەم شێوەیە ما بێتەوانێ لەم ئاخیرا بیرم کەوتوانە نەفسی پرسیارم لە خوشکەکەم کرد گەورەترین گرفت لە ئەوروپا ئەمەیە کە ئێستا ئەڵێ هیچ مناڵێک وەکو جاران نەماوە ئێستا مناڵ هەرسەی تەلەڤیزۆن ناکە ئەو موسیبەتەی کە بۆ مناڵی من و تۆ هەمومان دروست بووە مۆبایل بۆ مناڵی ئەوروپیەکی دروست بووە سەیتەرە بەسەرەوەیان نەماوە بە مناڵێکی ئەوروپی بڵێ بخەوە مناڵ بەیانی ئەچێ بۆ مەکتەب خەواڵوە لەسەر مێزەکە ئەخەوێ چۆن مناڵێکی ئێمە وایە مناڵەکانی ئەوانیش تووشی نەفسی کێشە بووە ئەمە پێویستی بەوەیە دووبارە کۆمەڵێک خەمخۆری هاوشێوەی ئەم مامۆستا و دکتۆرە بەڕێزانە پەروەردە دووبارە دابڕێژنەوانێ چۆن مامەڵە لەگەڵ میدیای نوێ بکرێت زۆر ڕاستەمەوە سامان شەڵا لە درێژەیە شی زۆر مامە بەڕێز دەبێت و بەڕێنمایەکانی دکتۆرانی بەڕێزیش دووبارە بە لە دکتۆر بەهادینەوە دیسانەوە هەمان با بە دکتۆریان دووبارە بەخێر بێت خۆ بەخێر بێت گوێت لە دکتۆرە بەڕێزان و مامۆسایان گرت من ناڵێم میدیای ئیسلامی میدیایەکی پەیامدار یا خۆت باوەڕ بە کۆمەڵێک بنەمای نیشتیمانی و ئەخلاقی و پەروەردەی لە مانگی پیرۆزی ڕەمەزان چۆن ڕۆڵ بگێڕێ و پێم خۆشە بەڕێزیش سەرنجت لەسەر قسەکانی مامۆسایان و دکتۆرە بەڕێزەکانە بێ فەرمویان ئێمە کۆمەڵێک پەیامی جوانمانەیە لە مزگەوت بە هەمان فۆرمی مزگەوت یەکسەر ئەیبرە ناو سۆسیال میدیا چۆن ئەم پەیامە هەمان پەیام بەڵام بە فۆرمی سۆسیال میدیا بۆ گەنجێک کە لێم وەربگرێ بگات سەرنج لەسەر ئەم بابەتانەچێت بەنای خۆی گەورە میهرەبان سەرەتا دەستخۆشیتان هەڵبژاردننی ئەم تەوەرە و بۆ ئەم بانگێشتا لێرەوە سەڵاو ڕێزمێ بۆ میوانانی بە ڕێز و سەرجەم بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام لە ڕاستیە بە خۆی باسی میدیای ئیسلامی بە خۆی جەدەلی تیا هەیە هەر لە پۆلێن و ناوەکەیەوە ئێمە بڵین میدیای ئیسلامی یا میدیای سیاسی ئیسلامی یا میدیای بانخوازی یا میدیای ئاینی هەموو میدیایەک ئەبێ پەیامێکی هەبێت پەیامەکەی ئەبێت بە پێی پلانێکی پێشوەخت بێ و ئەبێ یەکانگیر بێت لەگەڵ داواکارەکانی جەماوەر و ئەبێت ئەم پەیامە ئامانجدار بێت ئەکرێ بڵێن میدیای ئیسلامی ئەبێ میدیایەکی ملتەزیم بێت میدیایەکی ئامانجدار بێت لە هەمیشە لە پەیامی میدیایە تو ئەبێ ڕەچاوی جۆری پەیامەکە بکەیت جۆری جەماوەر جۆری کەناڵەکە و کات و شوێن لەو سیاقی یعنی تو ئەو پەیامی تیا پەخشەکەی لە کات و شوێن هەمیشە وەکو چەمکێکی فەلسەفی و چەمکێکی میدیای ئەبێ ڕەچاو کرێت ئێمە ینی هەر لە سەرتاوە ینی میدیای ئیسلامی بە کۆمەڵی خۆ ناغەڕۆشتۆ ئێمە کاتی ئەڵین میدیای ئیسلامی میدیای تەقلیدی ئەڵین کلاسیکیان نیو میدیا و سۆشیال میدیا ئەڵین و تۆ بە پێی کەناڵەکە ینی تەحەکوم ئەکات و پێی جەماوەر ئەو پەیامەت چۆن پەخشەکەی و چۆن بەرهەم ئەهێنی بەفعلی ئەمە کێشەمان هەیە لە گوتاری مزگەوتەکان لە گوتاری ئاینیە و پێویستمان بەوەیە کە گۆڕانکاری و ڕیفۆرم بکرێت لە گوتاری ئیسلامی بەگشتی و ئێمە باسی میدیا ئەکەین لە مانگیەکی مبارەکە مانگی پیرۆزی ڕەمەزانە و لە مەوسمێکایە ئەبێ بەپی ئەو مەوسیمە یعنی پەیامەکانمان دابڕێژین و پێشکات پلانمان هەبێ بۆی جا ئەو پەیامە ئایا تۆ ئاراستی کەسێکی ئەەکەی کە لە ئاەتە پیرۆزەکانە کاتێک خۆی گەورە باسی قورئانەکات باسی ڕەمەزانەکە شەهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان آية تۆ مانگی ڕەمەزانە وەکو میدیای ئیسلامی تەنیا پەیامەکەت ینی مخاتەبەی جەماوەری موسڵمان ئەکا یا خەڵکێکی تازە دەستکردو بە نوێژ و تەدەیون و ئەوانە ئەبێت تۆ ینی ڕەچاوی ئەوە بکەیت پەیامەکانت هەمە جۆر بێت بە پیچین و توێژەکان و پیک جەماوەر و خەڵکیش و ئەبێت تۆ بکەی ینی پەیامە قورئانیەکان ینی چڕ بکەیتەوە لە مانگی ڕەمەزانە بتوانی ینی پەیامێک بێت ینی ئاراستەیەکی تایبەتی هەبێت کە زیاتر بەلاغ و بەیان و ینی ڕوونکردنەوە و
و ئاراستەکردنی پەیامەکان بێت و یادخستنەوە بێت و ئامۆژگاری جوان بێت و کاری بانخوازی ینی پێویستی بە کەسی شارەزا هەیە هەر وەک چۆن کاری میدیایی و کە هەر پیشەیەکی تر پێویستی بەوە هەیە ئەبێ ئەو کەسی هەموو مامۆسایەکی ئاینی بانخوازە گوتارەکانی ئێمە گوتارێکی وەعزین یا گوتارێکی بابەتین یا گوتارێکن ینی ڕنگدانەوەی واقعە شێوازی ئەو کەسە لە ئاسێکی زانستی وایە بتوانێت ینی پەروەردەکار بێت بانخواز بێت و ئێمە ئێستا کۆمەڵێک کەناڵمان هەیە کەناڵی تایبەتمەندن کە تەنیا ڕێنمایی ئاینی و کاری بانخوازی ئەەکەن لەپاڵ ئەوەیە کۆمەڵێک کەناڵی سیاسی ئیسلامیمان هەیە وەک کەناڵی ئاسمانی پەیام بۆ نمونە کە زمان حاڵی حزبێکی سیاسی بەڵام تۆ بەپی وەرزەکە بەپی مەوسمەکە هەوڵەدەی پەیامەکانت بنمونە لە بانگی پیرۆزی ڕەمەزانە و بەم بەرنامەی جەنابیشتانەوە ئەبێ ینی تایبەت بێ بە ڕەمەزان شتێک بێت کە خەڵکی سوودی لە ببینە و دراماکان چیرۆکە قورئانیەکان پند و ئامۆژگاری جوان ینی بە شێوازێکی جوان و نەرم ینی بە شێوەیەکی بابەتی و زانستی مامۆسایانی ئاینی تەنانەت نەک لە ڕەمەزانت نەک مامۆسایانی جاروایە تۆ پزیشکێک پێویستە کە لایەنی تەندروستی ڕەمەزان باس بکات و ڕۆژوگرتن و سوودەکانی و ئەو شتانی کە خۆی لە بپارێزێ و نەخۆش و خەڵکێکە بە ڕۆژوو نابێ ینیا ئەو شتانی زیانی هەیە لە کاتی ڕۆژوە هەموو ئەوانە ینی هەمووی دواتر بەشدارن لەوەیە ئێمە بەفعلی کاتی خۆی مەسەلەن هەندێک تەلەڤیزیۆن هەبووە تەلەڤیزیۆنی ناوخۆی یاخود هەندێک ڕێزگا بەڵام ئێستا سەردەمی بەجیهانی بوون سەردەمی تەکنەلۆژیای زانیاریە یعنی کەناڵەکانی وەرگرتن و بەرکەوتنی زانیاری گەلێ زۆرن ینی ئەوەی کە پێی ئەوترێ سەردەمی تەقینەوەی زانیاریەکەن ینی ئێستا لە هەرێمی کوردستانن ئەم هەموو کەناڵە هەیە هەر کەناڵی ئیسلامی ینی کۆمەڵێکی زۆر خۆشبەختانە ئێزگە و کەناڵی ناوخۆی و کەناڵی ئاسمانیمان هەیە تەنانەت کەناڵمان هەیە بۆ مناڵان کەناڵی ئافرین کە ئێمە جێ دەستخۆشی و ئافرینە لێرەوە ئێمە ئافرینیان بەڵێ وەفعلی شتی زۆر جوانیان هەیە بۆ مناڵیش ئەنی تۆ پێویستە لە ڕەمەزانە و لە هەر کاتێکی ترا پەیامی پەروەردەیت هەبێ پەیامی تایبەتت هەبێت بەگشتی پەیامی ئیسلامی ئەبێ پەیامێکی ئامانجدار بێت پەیامێکی پابند بێت بە قورئان و سنت و ڕنگدانەوەی پەیامە قورئانیەکانی تیا بێت و لەپاڵ ئەوەیە ینی ئێمە ئەبێت هەندێک کاری تەکافلی اجتیماعی و هەندێک هاوکاری و کۆمەک هەیە کە ئەوانە بە خۆشبەختانە کەناڵە ئیسلامیەکان لەوەیە سەرمەشق بوون بە تایبەتی لە مانگی پیرۆزی ڕەمەزانە بۆ هاوکاری خەڵکی هەژار و خەڵکی لێقەوما و ئەوانە تر لە کۆمەکی مادی بێت دروستکردنی خان بێت تەنانەت دروستکردنی مزگەوتەکان و ئاوادانکردنەوەی ماڵەکانی خوا ئەمانە نمونەی جوانن شتی زۆر باشن و کۆمەڵێکی زۆر ڕێکخراوی مەدەنی هەن ڕێکخراوی خێرخوازی ئیسلامی یا مرۆی کە لە پاڵ کەناڵە ئیسلامیەکان و لایەن ئیسلامیەکانە ئەوانیش هاوکاریان هەبووە هەماهەنگیان هەبووە لەگەڵ کەناڵە ئیسلامیەکان و پێکەوە کاریان کردووە بۆ نمونە وەکو بەرنامەی بەخشین یاخود هەر بەرنامە هەر ڕێکخراوێکی تر لە تەلەڤیزیۆنەکانی تر کە ئێستا لەوانەیە ناوەکانی لە یاد نەبێ ینی ئەوە جێی دەستخۆشیە کە ینی ڕێکخراوە ئیسلامیەکان و میدیا ئیسلامیەکان دەست پێشخەر بوونە لە کاری خێرخوازی و لە کاری بانخوازی بەڵام ئێستا سەردەمەکە گۆڕاوە ینی کەناڵەکانی میدیاش گۆڕاوە ینی تۆ ئەبێت هەوڵ بدەی ئەم کەناڵانە ئەم بەرنامانە ئەم پەیامانە بە شێوەیەک بەرهەم بهێنی ینی بتوانێت ینی لەگەڵ واقعی کۆمەڵایەتی لەگەڵ گوتاری سەردەما بگونجێت هەموو پێویستیمان بە نوێگەریە لە ئیسلام ینی هێڵە گشتەکان دیاری کراوە بەڵام باقیەکەی یعنی ئەکوێتە سەر خۆمان کە ئیسیهادات فتوایتیایەوە بە تایبەتی کاری میدیایی و کاری بانخوازی ینی زۆر پێویستی بەوەیە کە تۆ ینی نوێگەری تیا بکەی و گۆڕانکاری تیا بکەی و ئەمڕۆ ینی خەڵک تااقەتی ئەوەی نییە دانیشت وەکوتم کەناڵی بەرکەوتن و وەرگرتنی زانیاری زۆر زۆرە پێوتر سەردەمی تەقینەوەی زانیاریەکان تۆ هەڵ بدەی پەیامەکانت کورت و پوخت بێت یعنی لە کەمترین کاتە زۆرترین پەیام زۆرترین ینی پەیامی خۆت بە کورتی و بە کوردەکەی بگەیەنی ئەوانی کە مامۆسامەنج باسی کرد شتی جوان و ئەوانی بەڕێزان هەوڵ بێت ینی مەرج نییە ئەو پەیامی کە بۆ کەناڵی ئاسمانی پەیام ئەگونجێ بۆ ئێزگەیەک بگونجێ یا بۆ سۆشەل میدیا بگونجێ ئەکرێت تۆ پەیامەکانت کورت و پوخت بێ بە تایەتی کورتە ڤیدیۆکان وتاری ئاینی بێت یاخود ئەکری ئەو مامۆسا ئاینی بهێنێتە ستۆدیۆ لە جاتی ئەوەی وتارەکەی لە مزگەوت و لە بۆنێکە و لە شوێنێک و لە سیاقێکی جوگرافی لە سیاقێکی زەمانیا
بەخش و بڵاو کردوێتەوە ئەمان بەرنامە بەڵێ بەرهەم بهێنێت بەڵێ بە شێوەیەکی ئامانزدار بە شێوەیەکی پلانیانی کورت و پوخت بێت ینی ئاراستە بکرێت بۆ چین و توێژێک لە کۆمەڵگە دەست خۆش بێ کاک دکتۆر کاک دکتۆر دەگەڕەوە لای بەڕێزت دکتۆر ئاماژی بۆ کرد کە پێویستە میدیا بە تایبەت میدیای ئیسلامی ئامانجدار بێ ئامانجدار کامێ ینی کامێ و ئامانجەی بپێکیوە بە پێکانی و ئامانجە کۆمەلگا چی دەسەکەوێت لە میدیای ئیسلامیدا لە ڕاستیە خۆی ڕاستەکردنی کۆمەلگە مجموعەی مؤسسات و دەستگای جۆرە جۆرێکن مەگەر بە سێمیم ئەو بابەتە باسکەم میدیا و مەکتەب و مزگەوت پێم وایە ئەم سێ شوێنە کارتێکیان بە میم دەست پێەکەن زۆر تەئسیر و کاریگەریان لەسەر خەڵک هەیە یعنی کە تۆ گەر سێکتەری پەروەردە ڕێخست تەئسیر و کاریگەریەکی گەورە لەسەر هەموو بوارەکانی ژیان دروستەکە کە مزگەوت وەکو مؤسسەیەکی ئاینی توانی پەیامێکی باش بگەیەنێ بە دڵنیاییەوە ئاراستەی مجتەمەع ئەگۆڕێ لەبەرەوەی بەرنامەکەمە باسی میدیایە لەبەرەوە فۆکسە خەمە سەر بابەتی میدیاکە و باسی میدیای ئامانجدارەکەین لە هەرێمی کوردستانە ئەگەر باسەکەمان باسی هەرێمی کوردستان بێ باشتریشە ئەگەر لە ڕۆ گەشتبینەکەەوە من تۆزێک باسکەم ئەو ڕخنانی کە بەڕێزیان ئەم دوو بەڕێزە ئاراستایان کرد لە میدیاوە حەقی خۆیت ینی کا بێ میدیال بچێتە ناو ینی ڕخنەکان میدیاکە ئاراستەیەکی باشتری بکە و ئەبێ ئەو فۆرمانە بگۆڕی بۆی ناو میدیای نوێ جێگەت ببێتەوە و خەڵک ئێستا گەنجەکان ئامێری زیرەک و ئامێرەکانی تر بەکارێن هەروەی بێت تۆ پەیامەکەت قاڵبەکەی بگۆڕی دەفرەکەی بگۆڕی بۆی سەرنجڕاکێش بێ و خەڵک بتوانێت بینەری بەرنامەکانت بێ و متابعی بەرنامەکانت بکە بەڵام ئەگەر لە ڕوویکی گەشتبینیشەوە باس بکەین من بێرم دێت لە سەرەتای دروستبوونی تەلەڤیزیۆن لە هەرێمی کوردستانە لە نەوەدەکان بەدواوە ڕەنگە هەندێکتان گەنج بن بیرتانەیە بەس من باش لە بیرمە کە متابعی میدیاتەکە لە هەرێمی کوردستانە هەستن نەئەکرد لە ناو کۆمەڵگەیەکی مسلمانەی پێم وایە چۆن ئەحزاب ئیسلامیەکان و ئاراستە ئیسلامیەکان تەئسیر و کاریگەریان لەسەر پەروەردەکردنی خەڵک دروست کرد و ینی جارێکی کە ینی شانازیکردن بە ئاین و قەرەباڵغبوونی مزگەوتەکان و گەڕانەوە بۆ بنەماکانی ئاین بەشێکی ناڵم هەمووی بەشێکی تەئسیر و کاریگەری حیزبە ئیسلامیەکان و پێم وایە کەناڵە ئیسلامیەکانیش تەئسیر و کاریگەریان لەسەر کەناڵە عیلمانیەکان دروست کردووە بەمەعنا وەکو پێم وتنین لە بیدایەتەوە کەناڵێک هینەکان عیلمانەکان ئەگەر جایز بێ قسەکە ئەسەن باسی ڕەمەزان و باسی نوێژ و باسی عیبادات و خواپەرستی لە ناو کەناڵەکانیان بڤە بوو قەدەغە بوو یعنی بەڵام دوای میدیای ئیسلامی بەڵێ بەس کە میدیای ئیسلامی دروست بوو هەستیان کرد خەریکە بەڕەکە لەژێر پێیان دەرێت و خەریکە وردە جەماوەریان زیاد من بیرم دێت لە هەولێر تەلەڤیزیۆنە ئیسلامیەکان بە تایبەتی تەلەڤیزیۆنی یەکگرتو و متابعێکی زۆری هەبوو لە ڕانیە تەلەڤیزیۆنی بزوتنەوە ئەو کاتە زۆر متابعی هەبوو لە هەڵەبجە بە هەمان شێوە تەلەڤیزیۆنەکان ینی وردە بە تایبەتی لە مانگی ڕەمەزانە ئیتر جەماوەری ئەوان نەئەمە چۆن خەڵکە موسڵمانە متابعی میدیای ئیسلامیەکە هەر بۆیە ئەگەر ئەم میدیا ئیسلامی ئەم کاریگەریشی دروست کرد بێ ئیشێکی مهمی کردووە وای کردووە لە کەناڵەکانی تر بە ئەوانیش لە مانگی ڕەمەزانە هەتا پێشکەشکارەکانیان جلوبەرگیانە گۆڕن کە جێگەی دەستخۆشیە و ئێمە ئەبێ ئەوەش بنرخێن یان شتێکی باشە قەنەعەتی بەڕێزت دوو شەو لەمە بەربوو میوانێکمان لێرە بوو لەو مەداح و قورئان خوێنانەوتی جیاوازەکە لەورەیە ئێستا هەموو میدیا ئالمانیەکان لە مانگی ڕەمەزانە بە شوێن ئێمە منافەسەکەن بمان بن بۆ ئەوە جێگەی دڵخۆشیە جاران پیان عیب بوو اینجا دوای چی دروست بوو مەرحەلەی کەناڵە ئاسمانەکان دروست بوو کەناڵە ئاسمانەکان تەقریباً تۆ نیت میدیای ئیسلامی بدایەت نەبوو لە کەناڵە ئاسمانەکانە ئەوان ئایانی وێنای مجتەمەعی کوردی وا نەقڵکەن بۆ دەرەوە کە ئەم مجتەمەعە مزگەوتی هەیە نە خەڵکی نوێژخوێنی تایە لە چک بەسەر و خەڵکی ملتەزیمی تایە و خەڵکێک کە لە دەرەوە سەیری کەناڵە ئاسمانەکانی هەرێمی کوردستانی کەناڵی سین و سادی ئەکرد وەکە ئەنەهو تۆ لە مجتەمەعێکی ناموسڵمانای ناملتەزیمای بەڵام دوایی خۆشبەختانە کە کەناڵە ئاسمانەکانی پەیام و سپێدە ئەوانی کە دروست بوون وردە ئەمیێنیان بەشێکی وێنەکان ڕاست کردەوە ناڵم هەمووی ئەگەر چی نەیانتوانی لە ئاستی بەرپرسیارەتەکە بن بە معنا ئەیانتوانی ئیشی گەورەتر ئەنجام بن یعنی ئەگەر بیانتوانیای ئەو ناوەڕۆکە جوانە کە هەیەە بیگۆڕن لە دەفرێکی جوانە پێشکەشی یعنی تۆ جاری وایە خواردنێکی زۆر بەتام دروستەکەی بەڵام لە دەفرێکی ناشرینە پێشکەشی خەڵکێکی ڕەنگە خەڵکت چێژ و تام لە خواردنەکەش نەکە ئەگەر تۆ بتوانانی ئەم ناوەڕۆکە جوانەکە هەتە ئەم ڕازگۆیەکە هەتە ئەم میزداقێتە و ئەم بەرپرسیارێتە و ئەمەی کە تۆ ئەتەوێت لە ناو قورئان و فەرمودەی پێغەمبەرەوە مەفاهیمەکان نەقڵکەی بەڵام ئەگەر ئەمە بە تەنها بە زمانی وەعز نەقڵیکەی بە زمانی ئەمە تەنها بەمە ناڵم زمانی وەعزش بۆ خۆی کاریگەری هەیە ئەگەر بتوێت بە تەنها بەمە کاریگەری دروستکەی بەڕاستی کاریگەری دروست ناکەی چونکە کەناڵەکانی تر ئێستا دێن
خطابەکەی تۆ بە هوەرەوە پێشکەش بە خەڵکەکەن یعنی ئەو خطابێک کە تۆ ئەتەوێ بە وەعز پێشکەشی کە ئەو دێت بە قاڵبێکی کە پێشکەشێکەوە بە شێوازێکی پێشکەشەوە خەڵک سامانەیە دکتۆر بە جمهورەکەی تۆ ڕائکێشێ بۆ خۆی سەحبێکا بۆ خۆی کە ئەوە تۆ زۆر مەترسیدارە یعنی بێ ئاگات لە خۆت بێ هەر ئەوە تاو نییە کە تۆ بڵێ من سەواب لای منە بەڵکو ئەبێت تۆ بتانی تەکنیکی ئەم گەاندنی ئەم سەوابەش لابێ ئەم ڕاستت لابێ دکتۆر ئێمە ئێستا لە نێو میدیا ئیسلامیە ئەوەی لە ژانری درامایە هەیە لاوازین تیا ناتوانین بیکەین بەس وڵاتانی ترتوانیوانیش لەسەرمە بکەن یەت سوورەتی یوسف بە ژانرێکی تر و بە مۆدلێکی تر ئەسازێنێتەوە بۆت خاتە نێو میدیاوە دەجار سێریەکەین ئەوەی کە لە قورئانان گەنجێک نەچووە بە شوێنیا بگەڕێ و بیدۆزێتەوە فێری بێ لێرەوە فێریەکە ئەمە نەک بەس بۆ ئەمە بۆ دەیان پامی تر کە لە قورئانا زۆر پامی گەورن ئەرکی میدیای ئیسلامیە کە بێت ئەمانە بە جۆرێک بسازێنێتەوە لە نێو ئەم میدیانوێیان ڕێبێتەوە یعنی ئێستا تەماشاکە واز لە سی ئەڵقەی فلان فیلم بێنەکە لە قورئانەوە لێنجراوە کراوە بە درامایەک بڕۆ نێو جیهانی تیکتوک یەکە بە یەکە ئەم ئاەتە هاتووە بە دراماکە بە کورتە ڤیدیۆ پیشانت هاتەوە یعنی ئەگەر بە کولیش نەیبینێ یەت ئامۆژگاریەکە بە کورتەیەک وەرەگرێتەوە ئەمانە هەمووی مۆدلن بچن ناو میدیاوە ئەگەر ئێمە لاواز بین لەمەیان ناتوانین ینی ناتوانم بە حەڵقەی قورئانی ئێستا من بێم ئەم هەموو گەنجەدانم ناڵم ڕۆڵی نییە حجرە ڕۆڵی ماوە مزگەوت و خۆی ڕۆڵی ماوە ئەمانە هەمووی ڕۆڵیان هەیە ینی تەماشا ئەگەر لە سەردەمی هیجرەتە پێغەمبەر عەلەیهی سەلام مزگەوتی دروست کرد بێ لە سەردەمی ئێستایا گرنگە میدیاکارێکی ئیسلامی بێت لە نێو ئەو سۆشیال میدیایە جۆرێک لە جۆرەکان مزگەوتێک دروست کاتەوە کە پەیامەکان بە هەمان ستایل بگەێنێتەوە یعنی ئەمە گرنگە بۆ میدیاوەیەک نووسی بووی لە ناوتۆڕی کۆمەڵاتی فەیسبووکە ئەگەر پێغەمبەر ساسم لە ناومانە بە ئێستا ئەوش پیجێکی فیسبووکی بەکارهێنا میدیای بەکارهێنا هەندێک زۆر دژیوان و قسەی ناخۆشیان بەرەمبەر کرد بوو بەڵام بەڕاستی زمانی سەردەمە جا بگەڕێم بۆ پرسیارەکە جناب باسی کەلیمەی ئامانجدارت پسپۆڕانی بواری ڕاگەیاندن ئەوانەی کە لەسەر میدیای ئیسلامی قسەیان کردووە مەجموعەیەک یعنی خاڵیان دانەوە کە بۆ ئەوی بتوانانی میدیایەک جا بکەیت و نایبنەی میدیای ئیسلامی یەکێک لەوانە مۆزۆی ئامانجداریە هەندێک لەوانە بەرپرسیارەتیە هەندێک لەوانە پابەندبوونە ینی بیزەبت خاڵەکانم لەبیر نیە بەس ئەم سیانم لەبیرە کە ئامانجداری پابەندبوون و بەرپرسیارەتی ئەگەر یعنی لەسەر وشەی ئامانجداری و بەرپرسیارەتەکە بوەستین واتە تۆ کاتێک کە دەستگایەکی میدیاییدا ئەمەزرێنی ئەبێ بزانی هەدەفەکەت چییە و ئەستراتژیەتی ئیشکردنت واضح بێ و دیار بێ ئەو ئەزمونانەی کە لە هەرێمی کوردستان هەیە لە میدیای ئیسلامی بەڕاستی هەندێک جار ڕاستە ئامانجەکەی تا حدێک ڕوونە بەس هەندێک جار ئامانجەکەی وونەکە بەمەعنا یعنی لەگەڵ مناسباتە ناتوانێت بسازێەوە بە شێوەیەکی باش کاریگەری دروستکە و هەندێک جار ڕەنگە ئەو ئاراستەی کە دایناوە ئاراستەکەی بە شێوازێکی کە ئەگۆڕێ کە تۆ ئەبێ لە بیدایەتەوە بۆ نمونە ئەگەر هەمانجت مناڵ بێ بزانی کە ئەم پەیامەت چۆن ئاراستی مناڵەکە ئامانجت گەورەکان بێ ئامانجت خێزان بێ ئامانجت کۆمەڵگە بێ بزانی کە ئەم خەڵکە چۆن زمانی ئاخاوتن لەگەڵ یا قسە ئەەکەی یعنی تۆ جاری وا هەیە ئەبێ بزانی ئەگەر ئەم ئامانجەی تۆ بەوە نەپێکرا کە کاناڵەکەت بێتە کەناڵێکی تەواو حیزبی ئەبێ بیگۆڕیت ستایڵی ئیشکردنەکەت بگۆڕی واتە ئەگەر خەڵک هەستی کرد کە تۆ بۆ نمونە میوانەکانت هەر میوانی حیزبەکەی خۆتن ئەو بابەتانەی کە عەرزێک هەر باسی حیزبەکەی خۆتە ئەو بابەتانەی کە بڵاوێکێت و هەر مەدحکردنی خۆتە مەجای ڕەخنە نایی مەجای چاودێری نایی مەجای ناوی کە خەڵک گلەیت لێ بکە کەواتە تۆ هەدەفەکەت دەپێکە کەوریتی بوو لەوەی کە خەڵک بینەری تۆ بن و متابعی بەرنامەکانی تۆ بن کەواتە تۆ ئەبێ شێوازی میکانیزمی ئیشکردنت بگۆڕی ئەگەر زانیت بەمە ئامانجەکە تحقیق نابێ ئەبێ میکانیزمەکە بگۆڕی جگەلەوە مۆزوعی بەرپرسیارەتی کە زۆربەی ئەوانەی پسپۆڕی بواری ڕاگەیاندن پێیان وایە کە نزیکترین مەدرسە لە مەدرسەی میدیای ئیسلامی بریتە لە مەدرسەی بەرپرسیارەتی کۆمەڵایەتی المەسئولێت اجتیماعیە کە تۆ ئەبێ ئەو پەیامانی کە بڵاویەکەیتەوە تۆ مەسئولی لی بەرپرسیاری لی هیچ کەسێک بەقەدەر میدیاکاری ئیسلامی ئیتیک و ئەخلاقیاتی کاری ڕاگەیاندن ڕەچاو ناکات وڕەنگە ئەوە زۆر مهمە ینی هەندێک جار ڕەنگە بڵێ کە من هەندێک دەورات و خول ئەڵێنەوە بۆ میدیاکارانی ئیسلامی کە باسی ئیتیک و ئەخلاقیاتی هەمەکەم هەر خاڵێک ئەیهێن مەڵەن خۆ لەگەڵ مەفاهیم زۆر ڕێکە زۆر ئەگونجێت یعنی هەر بۆی ئەمە ئەوە ئەخوازێت کە میدیاکاری ئیسلامی ئەمە لە خۆیان تۆخکاتەوە واتە خەڵک متمانەی بەچی دروستە بۆ دروستە بێت کە ئەم میدیاکارە بەرپرسیارانە مامەڵەکە لە خۆی هەواڵ بڵاو ناکاتەوە چاواشەکاری ناکات وردە لە نەقڵکردنی خەبەرە تەنها مەدح و سەنای خۆی ناکە بەڵکو ڕەخنە لە خۆشی ئەگرێ مەوزوعیە بابەتیانەشت بڵاوکاتەوە ڕێگە بە ڕای جیاوازێ خۆی گەورە لە قورئانە دەیان چیرۆکمان بۆێنێتەوە کە
ئیبلیس دێت مجادلە لەگەڵ خۆی گەوراکە و شتێک ئەڵێ کە دژە بە یعنی ئەو پرینسیپانەی کە دانراوە ڕێگەشی پێ ئەدرێ و قسەی خۆی ئەکا و ڕێی خۆی ئەڵێ تۆش ئەبێ ئەوەندە مەجالت هەبێت لە میدیای ئیسلامیە خەڵک بتوانێت ناو میدیا خۆی بدۆزێتەوە واتە خەڵک نێت لە شوێنی نەچێت لە شوێنی کە خۆی خاڵی کاتەوە ئەوەندە حڕێتی پێبی بتوانێت لای تۆ ڕخنەی خۆی بگرێت گلەی خۆی بکە یعنی ئەوەی کە تۆ بە خەڵکەڵێ لە ناو مزگەوتە مەتە استعبدتم الناس وقد ولدتهم أمهاتهم أحرارا ئەی کاتە عومەر کوڕی خەتاب وە ئەڵێ ئەی تۆ نابێ ئەمە لە ناو میدیاکەتە ڕنگ باتەوە و خەڵک بە کۆیلە سیر نەکەی خەڵک بزانێ خاوەنی ڕەیە خاوەنی ڕخنەیە خاوەنی ڕەنگە گلەیی هەبێت لە تۆ ڕەنگە ئەبێ میدیاکەت اینجا خەڵک ئەمە تۆ تاقیە کاتەوە کە تۆ لە ناو ئەزمموی میدیا ئیسلامیەکەتا ڕێگەت بەمەیە ئەڵێ بەخوا ئەمانە سبێنێکە گەشتە دەسەڵاتیش مەجالت ئەیەن من هەناسەیە بەم و ڕخنەیە بکەم و گلێ بەس کە تۆ لێرە ڕێگەت نییە لێرە مەجالت نییە لە فەیسبوکەکە هەر شتێکی نووسی کۆمنتێکی نووسی یەکسەر سڕیتەوە گلەیەکی کرد نەدێشت تەلەفۆنی کرد تەلەفۆنەکەت لەسەر داخست ڕێگەت پێ نەیە کەسانی غەیری ئایدۆلۆجیا و بیر و بۆچوونی خۆت لێرە جێگەیان بێتەوە ئەیتر تۆ تەواو وێنایەک پیشانەی کە جارێککە ناتوانانی مجتەمع ئەمەیە ئەوانی کە لی ئەترسن ئەگەرم بۆ بیدایەتی بەرنامەکە کە لە دەستەواژی میدیای ئیسلامی ئەترسن کەڵ ئێمە نابێ ئەمە جا بکەینەوە عفو ویسم یەک قەوس دیقەت بە کاکتۆر هەر لە سیرەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هیچ کاتێک پێغەمبەری خوا لە بۆ نمونە اختیارەکانی مجتەمع دانەبڕاوە یعنی تۆ دیقەت بە لە ئیعلامە بۆ نمونە ئیعلام لە سەردەمی لە قوڕەیشا کاتێک کە پێغەمبەری خوا هێت چی بە قووەتە یعنی لوغە و زمانەوانی و خێتابەت لەگەڵ شێعرە هەر ئەوەی کە کافرەکانی سەرسام کرد لوغەی قورئان غەیری ئەوەش ماسە پێغەمبەری خوا بەردەوام خەتیبێکی لەگەڵایە کاتێک وەکووەفد دێ بەلای شاعیرێکی لەگەڵایە لە شاعیرەکانە کاتێک کە بەرامبەر هجوومی خراپەکەن بە پێغەمبەری خوا حەسانی کوڕی سابت جواب بەرەوانێ و هەجووەکەن هەجویان بکەن بەس بێنای دکتۆر ئەوەی کە دکتۆر باسی کرد ینی میدیایە کە بۆ هەر لایەنگری خۆی هەر کەسانی خۆی ئەمە تا چەند ئەبێتەوەی کە لە کۆمەلگا دا ببڕێەوە بینەری خۆشی تەنانەت بینەرە ئیسلامیەکانیشی سەیری نەکەنەوە کە بڵێم کەسانە دووبارن مامۆساینەکان یعنی خۆیان دووبارن و ئەگەر وانە کا تا چەند گرنگەوە دەبێت ئەوەی بێتە نێو کۆمەلگا و تەنانەت ئەو کەسانەشی کە ئیلمانی و نوێژ ناکەن پێوتری هۆیەکانی پەیوەندیکردنی جەماوەری ماس میدیا ماس کۆمیونیکیشن یا وەسایل الاتصال جەماهیری میدیای ئیسلامی بێ میدیایەکی جەماوەری بێت نابێت تەنیا میدیایەکی ئایدۆلۆژی و حیزبی بێت و سنووردار و قەتیز بوو بێت لە ناو حیزبێکە یا لە جغز و شوێنێکی جوگرافیا میدیای ئیسلامی ئەبێت ینی پەیامی هەبێت بۆ سەرجەمشین و توێژەکانی کۆمەڵگە باسی چیرۆکە قورئانیەکانیان کردی ینی لە قورئانی پیرۆزە وەکو ئەمر ئەفەرمێ فەقصص القصص لعلهم يتفكرون يعني أفرمي لقد كان في قصصهم عبرة لأولي الألباب يعني أصحاب العقول يعني شارزة يعني أكاديمية كان حتى وي دكتور هاباسي كرجع شتيجي جوان يعني بيامكاني يعني بيروز إسلام هو ميديا إسلامي ميديا شيء بربرسيارة لقل تيوري بربرسيارتي كومالاتي يك أجريتوا كاتك يا مدر دخل أفرمي كلكم راع وكلكم مسؤول عن رعيته میدیا یعنی بەرپرسیارەتی و تۆ کاتی کەناڵێکی ئاسمانی تێ پێشکەشکاری بەرنامەیەکی یعنی بەرپرسی لە بەرامبەر بینەرەکانی خۆت نابێت چاواشیان کەی ئەبێت ڕێنمونیان بکەی ئەبێ بەرچاوڕوونیان کەی هەتا کاری بانخوازی ئودعو إلى الله على بەصیرە یعنی بە بەرچاوڕوونی و ئەبێ بە زانست بە زانیاری و ئەو چیرۆکە قورئانیانە یعنی حکمت و پەندی زۆری تیا هەیە کە بەڕێزان هەندێکیان باس کرد یعنی من بۆ خۆم یارانی ئەشکەوت هەموو ڕەمەزانانێکە لێ ئەدرێت سەد جاری تر لێ بدرێت تەماشایەکەم چکە بەڕاستی پند و ئامۆژگاری زۆری تایە هەم لە لایەنی عەقیدە هەم لە لایەنی دژایەتیکردنی دەسەڵات و قبوڵنەکردنی ناحەقی و ئەبێ تاکێکی هوشیار تاکێکی ئاگادار تاکێکی خزمەتگوزار بیت بە کۆمەڵگە نابێت تەنیا بڵێ دەسەگن مکڵاوەکەی خۆبانی ئەبێت تۆ هەوڵ بدەی قودوە بیت هەوڵ بدەی خەڵکی ئەڵێ بچە شاری کێرانە دەست بێت بەڵێ ئەبێت کوێرەێکی بڕێنەوە سیارە لێن دانی تۆ بێت خەڵکی موسڵمان ئەبێ خەڵکیی وشار و ئاگدار بێت لە واقع و نابێت یعنی تەنانەت دەسەڵاتێکی ئەلمانی دەسەڵاتێکی ستەمکار دەسەڵاتی گەندەڵی بێدەنگ بێت
أفضل الجهاد كلمة حق عند سلطان جائر يعني توبي أو بيامانا أو فرمدانا أو بيام جوانانا ومن أصدق من الله حديثا جوان ترين بيامي خواب يغنبركت أبيتو هول بدي أو أنا يعني شرب كي توبنا وبيام ميديا كانت باسی زمان کرا يعني خوای گەورە کاتێک باسی پێغەمبەرانەکە عليه الصلاة والسلام فرمێت وما أرسلنا من رسول إلا بلسان قومه پێغەمبەران گەورەترین داعی و بانخواز و ئەوە بوون يعني سەربەشقی کۆمەڵگە بوون هەڵبژاردەی خوا بوون بۆ ڕوونکردن ڕێگەی خەڵکی پەروەردەکردنی جەماوەر و خەڵک بە زمانی خەڵک زمان زۆر گرنگە يعني كلم الناس على قدر لسانهم على قدر عقولهم أبزم قصي إمامي علي يعني شتيجي زور جوانا تو زمان تو كنالي آفرين يعني زماني منال جوازة كاك أقليتي جنز جوازة لكسيكي بأزمون وبير دعوة كاريكاني حزكاني تشاشكاني قرفتكاني جوازة اللي بيتر لبرو زور جرنجا جرنجي بزمان بدريت وبتشندين زمان تو أتواني في مكان بزمان جواز إما كنالي أسماني من يبلا في مكان تنهمي بكردي وتنيابو ناو كردستان وبو خلقي لهاني هالملتزم أو بيت تو جرنج يعني جربا فيها خمام كين خواك أما اللي رخل ما رازي بس أو يعني تشو قرفت كان زورن بس يك إضافة بقصي يسوم الدكتور بعدين أو يعني خالد كش كوا أكاد ميديا إسلامي أو بربرسالة تاع رنج باتوا أو خلق شاتيبا أو كان على إسلاماني كالهريمي كردستان هايو هال أيديولوجيا جورا وجوران هي لأنه أخويا أنا شردنوش عن النبي لأنه أخويا أنا السوشيال ميديا تشهير بيكترينا كان و اصلا جورك لهاوكاري وتعاون لقل النوع نكترينا كاتك اشنا كونغريكي روجنامنوسي دزغايك راغاني سينياسات بزانك امدو ميديا كاري اسلامي بيك يعني اگر او كاميرا كي ايش نكر او يكم كس هاوكاري هما هنجيبك اگر لنا سوشيال ميديا كاي شك تشهيري كرب مفاهيمك اسلامي ام ضلي خوش نبك لكن على كي او ترى اشتكروا اما واكاد مجتمعكم ملك قناعتي بودرس بك فعلا ام كسانا هالقري بيامي اسلاميين وهضم كردوها وتيانا رنغياتو اگر تو امد نكر بهر ادعابك يعني خو لسرو بنمهي كميديا رنگدانوي كوملغايا فعلا مانجي رمضان لانه ميدياي كردي بعامله ميدياي نويا رنگدانوي زۆر جوانە بین ینی ڕێ لەوە ئەگرێکە میدیایەک بیەوێ فەرهەنگی ئەم میلەتە بە جۆرێک تر پیشان بدا تازە تاک نایەڵێ ئەمە بکەیت چونکە تاک خۆی خاوەنی میدیاکەیە ئەگەر لە ئەکاونتی خۆشەوەم ڕنگدانەوەی هەبێ بینی لەنێو سۆشیال میدیای کوردی ئەوانەی کە ئەدمینیان کوردی ئەوانەی کە بە کوردی دوێن یان خاوەنی ئەکاونتەکە کوردی هەمووی ڕنگدانەوەی مانگی ڕەمەزانی تیا بەدیەکرێ ئەوی دوێنێ کە بە جۆرێکی تر تەعاملی کردووە لە سناپیا لە میدیایە لە شتێکی ترە ئەمڕۆ بە جۆرێک ترەکە بە جۆرێک تر خۆی پیشانەیە ئەو کچەی دوێنێ بە جۆرێک خۆی پیشاندا ئەمڕۆ بە جۆرێک تر خۆی پیشانەیە ئەمە تەسیری کۆمەلگایە ینی ناتوانانی لە میدیای نوێیە بڵێ ئەو ڕنگدانەوەیە بێزەبەتەوە ڕنگدانەوەی کۆمەلگانیە ڕێک کۆمەلگاکەت پێناسێنێ بە خەڵک یعنی ئەگەر یەکێ بێ متابعی کۆمەلگای کوردی بکە ئێستا لە میدیا لە تەلەڤیزیۆنێکەوە نایکە لە تەلەڤیزیۆنێکی فەرمی حیزبێکەوە یان ئەهلیە یان تیجاری هەر شتێکێ نایکە یەک لەنێو سۆشیال میدیایەکە چونکە جێپێکانی تاکی هەمووی نا قوربان جێپێکانی تاکی کۆمەلگای ماوەری تەلەڤیزیۆن هەرماوە ماوە ناخنەوە استژلادەکان دکتۆر من ئەگەر لێکۆڵەرێک بم بمێ بزانم فەرهەنگی کورد چۆنە نام سەری تەلەڤیزیۆنێک بکەم چونکە ئەو ئەتوانێت بە ئاڕاستەی خۆی پیشانم بە یەم سەری سۆشیال میدیا فعلەن ڕنگدانەوەی کۆمەلگەی کوردی لە سۆشیال میدیا زۆر جیاوازە لە هەندێک میدیاکە نیشانی ئەدا من لە سەرەتای پەیامەکەەوە باسی ئەوم کرد هەماهەنگی و هاوکاری نێوان میدیا ئیسلامەکان و ڕۆژنامەنووسان و میدیاکارانی ئیسلامی باسی زمانی کرد مامۆستا ئامانجانی هەر بۆ تاقیب و تەواوکاری ئەوە خی گەورە قورئان بەیان و بەلاغ ناوەبات هذا بيان للناس وهدى وموعظة للمتقين هذا بلاغ للناس وهدى وموعظة للمتقين النبي صلى الله عليه وسلم لصحيح البخاري فرمي وإن من البيان لسحرا وإن من الشعر لحكمة يعني تو بيامي ميدياي أو كدكتور يحيى وتيزور راس يعني بيامي كي سرنجراكيش بيه بيامي كي واقعي بيه بيامي كي جماوري بيه نيوغاريتيا بيت وقشجير بيت ويكانجير بيت لقل يعني واقعي كوملايتي كي شو قرفتي جماور أو بقشتي ولا رمضان الشعبي تركيز كريت السر بيام قرآن يكان تركيز كريت السر شركة قرآن يكان فيربوني قرآن ختمي قرآن ئامۆژگاری جوانی مامۆسایانی ئاینی هەموو ئەوانە ینی پێکەوە ئەکرێت پەیامێکی کاریگەر و کارا بێت دەستخۆش بێخواهال دەربارەی چیرۆکە قورآنیەکان وەکو کاکتۆریەوەش باستان کرد منجاجا مەجلیس تێگەی میشەڵام قسەی مەجلیسەکە تێک نییە حرمەتەن بێدەی بنێ بە لە حزوری مەجلیسەکە خۆشەکەی لە مێو میدیای کوردیا کارکتەرێکمان هەیە
ئەحۆ لەگەر بێ دەبی دەبێ ئەڵێن جارێ ختمی قورئانیە کرد سوورەتی یوسفی پەڕاند وتیان بەوتی فلیمەکەم بینیوە جایانی وا پەیامەکەیەگە ئاچێتە ینی بەر چیرۆکی یاگرێنی زۆر من ئەگەر قسەکەت تاوا کردم لە دوای تۆ تعقیبێکم وەڵا ویستم دوایەوە لەگەڵ ماوەسا ئاماژ بەس تۆ فەرموو دوایت بەڵێ ماوەسا ئاماژ بە کورتی ئەڵم ینی ئێمە ئێستا ئەوەی کە لە مخەیلەت و لە مێشکمانە دروست بووە لەسەر ژیان لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم بێ ئەوەی بەخۆمان بزانین زۆرینەمان ناڵم هەمووی زۆرینەمان لە یەک فلیمەوە دروست بووە بریتە لە فلیمی ڕیسالە خۆ شێوازی ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم و مەککە و خانووەکان و شێوازی ژیانیان و دارن نەدووە و ئەوانە ڕەنگە لە بدایەتە نەک ڕەنگ لە سەدا سەد وانە بووە مخرجێک دێت بە خەیاڵی خۆی و لە ئەنجامی خوێندنەوەی کتێبەکانی سیرە دێت ئەم سیناریۆ دروستەکە و ئەم شێوازی ژیانی مەککەیە دروستەکە دەرچوونیان و ئەشکەوتی سەور و ئەمە هیچی وانە بووە ینی بەڵام تۆ کە بیر لە سیر ئەوەن ینی 100 کتێب بخوێنەوە بەقەدەر ساعاتێک لەو فلیمە تۆ ساعت بکە تەسیر و کاریگەری خوێنیتەوە ئەو وێنێ لە ئەو وێنە کەسیرەکەش دەست جاری واژێ ماسە ئاراستەش غەڵە دەکات ئێستا بۆ نمونە بڕۆی مامۆسایەکی بەڕێزی ئاینی بێنە لە فلیمی ڕیسالە بۆ شەرح کاتەوە ینی بە نمونە ژیانی پێغەمبەر بۆ شەرح کاتەوە ئەبینی لایەکی فەرمودەکان ضعیفە بەس مەزانویستم پەیامەکەم نابێنم گلەیە بکەین بەرهەمێن ڕێزانین بە حەوت زمان لە جارێکەوە گلەی سیاسیەکان تەنانەت ئێستا بۆ نمونە ئەگەر بە وریایی و دیقەتی ئەو فلیمە بن ئەوەی یوزر سەیف پەیامی سیاسیتی هەیە ئێمە ئۆتۆم لە ئاخر لەسەر بیرەکەتیەتی وانە ماسە غەیری ئەوەش ماسە لە ئاخری تەوابوونی فلیمەکە لە ناو خۆیانە براکانیان مناقەشەیەکە ڕاستە کێ ئەبێ بە کێ ئەبێ بە میراتگیری مەبەستمەوەی ماسە تەنانەت پەیامە سیاسیەکان زۆر جار ئەگەر ئاگاداری ئەمانەش نەبین بە هەماشەوە ئاراستە خۆمان ئازابین ینی ئێمە نابێ ڕاستە خۆ ناقێت ئیشەوەی نەق دەگرێ ینی لەوە چ بڵێ ئەمە خراپە بەس نازانێت چی باشە جا دکتۆرگەڕ گرفتەکە لێرێ ناڵێن با دەست لە 18 ساڵ بەرەو سەر بشۆین هێشتا بڕێزانێکی زۆر ئیشەکەن من ئەمەوێ بڵێم ینی من لەو حەدەیانیم بەڕاستی هەڵسەنگان بۆ کەناڵە فەنیکەم بەڵام دڵامە قسەی دڵی زۆر بێت توانم بڵێم شۆڕشێکی گەورەی جوانی پەروەردەی میدیایی ئیسلامی مناڵانە بوو کە مامۆستا ئامانج وەکو کەسی یەکەم لەو کەناڵ و هاوکارەکانی کردن کە درێژکراوەی شۆڕشەکانی کە بوو بە دڵنیایەوە بێ ئەو پاشخانە معریفەی کە هەموو خۆمان پەروەردەی و شۆڕشەی ماسە بۆ مامۆستا من یەک تێبینیم کردووە لە کەناڵی لە میدیای ئیسلامیە ئێمە فەراغێکی گەورەمان کورد بە عام فەراغی گەورەی لە درامایە هەیە درامایە سەر ڕەگەزێکە کە لە نێو خێزانە بە تەواوی جێی خۆیەکاتەوە لە میدیا خێزانەکانە فەراخێکمان هەیە بۆ نمونە ئەسڵ خۆمان نەدزینەوە لەوە بەجێڵی نامانەوێ بۆ لە بەرەوەی نیمانە کە نامانەوێ من ئەم بینەری درامایە ئەمە دەستکێ ئێمە دەستەوانی درامایەک بۆ تیجارەتەکەن بۆ ئەو قەنەفێ بە تۆ بفرۆشن ئێمە دەستەوەی کە درامایەک بۆ تەغیری فەرهەنگی تۆەکە بینەر ناچارە بڕوات تۆ بینەری خۆت تەسلیمی کەسێکی ترەکەی زۆر محتەرەمانە دوایی سێرەکەی کەسێک ترێتە دەرەوەتیایە ینی بۆچی نامەوە بڵێن بۆچی هەنە میدیا ئەترسێلەوەی کە ئەو کاتێک یەکەم کەس خۆمانەگرێتەوە ئەمە وەکو پەیام وابزان میدیامانە خراپەکان ماڵداوا بێ ینی هیچ فەرقی وەکو خۆمانەوان دامایان بەردەوام هەیە خۆشبەختانە ئەوە خراپە تۆ بینەرت بیتە دەست کەناڵێکی تر وەک وایە فعلەن بڵێ ئەمە لە مزگەوتەیەنمە دەرەوە ئەی خەمە شوێنێکی تر لەبەرەوە ئێمە کە نەمانتوانی پامێک بسازێنین نابێ خۆمانی لێ بە دوور بگرین من هەر نەک دراما کاکە ئێستا میدیای ئیسلامی لە 180 باوەڕی بە تیکتوک نییە نایە بچێتە ناوی بۆ معلوماتانەوەی کە مامۆسایانی ئاینی خستۆتە نێو توکتوکەوە گەنجە خۆی نییە ئەم شەگوێ لەم بەرنامەیە بێ ڕێک ڕکلامێکی باشە هەموو بابەتەکان بەرنامەیە بەشڕێ خەڵکی زۆر ینی من خەمیەوە خۆم کە ئێمە گەنجێکی زۆرمان سەرگەرمی میدیایەکە فەرامۆشی بکەین ینی ئەمە جێخەلەنە خۆستا هەندێک لە بانخوازەکان عەرەبەکان بەتایبەتی هەمووی بەکارێنن ینی ئینستاگرامی هەیە تیکتۆکی هەیە چیچی هەمووی بەکارێن ینی لەبەرەوە تەکنیکان بەکارێنی تۆرەگە بتێ گەنج ئاراستە بکەی و گەنجی کە تازە پێگە هەمووی ئەوە بەکارێنێ بەڵێ ئاین تۆ وەرەسە تیکتۆک بکەرەوە من متابعەیەکەم بەڕاستی بڵێم ئەوەی کێتە بەردەی من لە 180ەوەی وتارە یعنی ئەوەی کێتە بەردەی من هەمووی ئیسفادی گەنج ئەو گەنجانەی کە نزیکی منن هەرچی بڵاوەکەم لە فەیسبووکە نایبینن چکە فەیسبووکی نییە کۆمەڵک کاتی کەمان ماوە تا ناوڕێک دواتر بەردەوامی بەست پێم خۆشە لەو کاتە ماوە سامانج بەڕێزت
پێمان بە کۆمەڵک سەرنجتێبینیشتە بۆ هەربی خەرەوە سەرێک لەگەڵ ئیزافەی پرسیارەکەی منیش تامە میدیایە فەرین دەستان خۆش بێ منێستا لەبەر مناڵەکان هەموو شوانە بێ سیرکەین یانی هەمووی متابعەکەین هەرەو دیکتاتۆریەتێک کەوتم لە بیدات ئەوتم سڵتە کەوتۆتە دەستی مناڵ زۆر جاریش پێویستە تاڵەن وڵات بە ڕکلامیش بێ من ئەم ڕکلامە هەرەکەم بەڕاستی ئەم دەرفەتە لە دەست نایەم لە مەلاوسایەکیانی پرسیماوتی خێر و سەدەقەش بە میدیای ئیسلامیەکان یان با بڵێ میدیایەکی پێیانداکە من هیوادارم بەڕاستی ئەگەر ئەوانەی خێرەوەمەنن خێر و سەدەقەیەکیان هەیە فریای ئافرین بکەون یان پشتیوانیان بگرن بۆی بتوانن لە داهاتووە من یەک سەرنجم هەبوو خۆزگە کۆمەڵێک ئیفلام کارتۆن هەبووە ئەوەندە لە ڕووی مادیەوە بتوانیانەیە جلوبەرگی کوردی مۆنمونە زۆر کارکتەری تایە فۆرمەکان مجبورن ئێوە چی بکەن ڕەنگە وەرتان گرت بێ یان کڕی بێتان دۆبلاشتان کرد بێ فۆرمێکی دینداری کوردانەی لادەکانی کوردستان شارەکانی کوردستان بیناسازی ئیسلامی کوردی جلوبەرگی ئیسلامی کوردی لە ناو میدیایە هەبێ بۆ مناڵانمان جوانتر بتوانن یان خۆشتر پەیامەکان وەرگرن پێم خۆشەکە گرفتێکی ژەبێ یان داواکارێکی ژەبێ لەسەر ئەو بابەتان بەڵام خۆشەویستەکەم ئەوەی جەناب باسیەکەی ڕێک ئەو خەمەیە کە یەکەم ڕۆژ ئافرینمان بۆ دامەزرانەوە تاوان دەست خۆش بێت ینی ڕاستیەکەی و شۆڕشەی کە جەناب باسی کرد پشکی شێری بەرکارمەندەکان مەکەوێ بەر من ناکەوێت نی کۆمەڵێک خەڵکی خەمخۆر لە دەورم کۆ بۆتەوانێت سوپاسی خوایەوێ کە ڕێک ئەوەیەکێکە لەو خەمانم کە ماسە کە قەرارە هەنگاو بە هەنگاو پێی بکەم کە ئەلحەمدوللیلا ئێستا حالیەن وردە بەوادرەکانی کارەکتەری کوردی مناڵانم خستۆتە ناو کەناڵەکەەوە طبعا بەقەدەر قورسایی کەناڵەکە ئەرکوماندووبوونیەوێ هەرکوماندووبوون لە سەرفکردنی پارە لە هەموو ئەو وەسائلانی کە هەیە بێ بۆی دابینکەی بێ ستافی کاملی ئەو کەناڵی کە ئێستا هەمە ستافێکی کاملی کە دابنێم بۆ بەرهەمهێنان بەس ئەلحەمدوللیلا من ڕاستیەکەی الحەمدوللا وەکو کەناڵ نەوەستاوین ئێمە ماسە هەنگاو بە هەنگاو گەیشتوینە تام ئاسێکی ئێستا الحەمدوللا ئافرینی پێگەیشتووە هەنگاوی یەکەم کەناڵێک هەنگاوی دووەم کەناڵی دووەم ئەفۆ هەنگاوی یەکەم کەناڵێک و تۆڕێکی بڵین ببورە سۆشیال میدیایەکی ئەلحەمدوللا تایبەت بە دایک و باوک بە تایبەت بە پەروەردەکە هەنگاوی دووەم کەناڵی باخچەی ئافرین یعنی تقریباً تایبەتمەندبوونی بواری مناڵانیشمان ئێمە گرتووەتە بەر باخچەی ئافرین هەستاین لەوەی لە مناڵیش تایبەتمەندمان کردووە یعنی ڕێک تەمەنی باخچەی مناڵان تا ئەوەی گرفتێکی پەروەردەی یان گرفتێکی لە ترس لە ئەمانە بەڵێ الحەمدوللا ئێمە ئەمەش لە دوای ئەوەش ئەو فەراغی کە من هەستمان پێ کردووە یعنی وەکو گۆردی بەڕێوەبردن ڕادیۆی ئافرینە الحەمدوللا ئەوەشمان گەیشتین پێی سپاس بۆ خوا ڕادیۆی ئافرین ئێستا کارەکە و ئینشاءالله بەتەکید هەنگاوی گەورەتریش هەیە و لە کاتی خۆی ئەعلانیەکەی بۆی کاتی خۆی بەین بمێنێت بڵێم کە ئەمان توانیان ئەو فرسەتە بقۆزنەوە لە دانانی هەموو استراتیژێکا کە ئیشەکەی گرنگە کە تۆ خاڵی قووەتت بدۆزیتەوە و ئەو فرسەتانی بەردەمت بزانی و هەڕەشەکانیش بزانی لە بەردەمتە کاتێک ئەمان کەوتنە ئیش فعلەن فەراغێکی گەورە لەو بوارەیە هەبوو لە بواری مناڵانە چون ئەمەم فرسەتەیان دۆزیوەتەوە ئەم فرسەتە ئیشیان لەسەر کردووە پێشوازێکی گەرمی هەیە ئێستا لە مانگی ڕەمەزانە گەورەترین فرسەت بۆ میدیای ئیسلامیەکانە ئەگەر نەتوانم فرسەتە بقۆزنەوە ینی هەر بە تەقلیدی بڕۆن کۆمەڵێک هەر لە دەسەدەن ینی کۆمەڵێک ئەرکی بانکخوازی کە پێویستامان بیکەن لە دەستیەدا بۆ ساڵێکی تریش ینی فرسەتە ینی تۆ چون بۆ لەبەرەوەی وەکو وتم ئەوەی کە دوێنێ خۆی بە جۆرێک پیشانەیە ئەمڕۆ وەکو تۆ خۆی پیشانەیە ئەوەی دوێنێ لەگەڵ کەناڵێکی تر بۆ ئەمڕۆ ئێوە لەگەڵ تۆ بێ بۆی لەم واقعەتێ بگە ئەم مانگە چییە ئەم خەڵکی تێکەوتووە من لەوە چێت لە بەعنوانی تەمەن و ئەمانە ئێمە دەیان جارەم شتانەمان بیستوێتەوە پێمان وترابێ ئەگەر دانەنیشین بە دیارتەوە بیزانین بەس ئەو گەنجەی کە ئێستەیەت بە هەر ڕێگەیەک بێ ئەگەر دانەنیشە بە دیارتەوە نایزانی لەبەرەوە فرسەتە تۆ لەم مودەیە کە ئەوەی پێ بڵێ ینی فرسەتی حتا لە سەردەمی سەرەتای بانگەوازیشە ئەم مانگە هەر فرسەت بۆ بانکخوازی هەر جەولەی بانکخوازی دەستی پێکردووە ئیش کراوە لەسەرەوە لەبەرەوە بۆ لەبەرەوەی خەڵک ئەتوانێت لەم مودەیە ئامادەیەوە بێگوێ بۆ تۆ بگرێت چۆتە نێو واقعەکەەوە نێو حەدەسێکەوە زۆر باشە دکتۆر شەمان ئەو سەرنجەم هەبووتم زیاتر شتەکانی کەناڵی ئافرین کە جێی دەستخۆشیە طبعا یەکەم بەبزان کەناڵی مناڵان لە کوردستان ێلستانگ بوو لە دهۆک دوای ئەو کەناڵین ترێسە کۆمەڵی کەناڵی مناڵان هەیە بەس تاکە کەناڵی ئەگەر نەڵێن ئیسلامی بۆ مناڵان
کورد ینی پەروەردەی مناڵان پەروەردەیەکی ئیسلامی هەمووی لاسایکردنەوەی دوور الجەنە. ئافرینە بەڵام زیاتر شتەکان بڵێن مۆنتاژ و ئەوەیە دۆبلاج کراوە ئەگەر پێشنیازەکەم ئەگەر بۆ ینی جەژن بتوان یەکەم بەرنامی خۆماڵیتان هەوێ بە جلوبەرجی کوردیەوە ستۆدیۆ بۆ ینی بەرنمەیەکە بێ بۆ مناڵان و بۆ پێشوا ینی جەژنە پیرۆزە ئەوانە شتێکی سێ هەفتەتان لە بەردەسێت ئێستا بە کورتی چۆن فەراخێک هەبوو بۆ مناڵان فەراخێکێ لە میدیای ئیسلامیا بۆ ئافرەتان بۆ کچان ینی نەکەوەی کچ هەرکەم دەرەکەوێت هەر پەیامێک بۆ ژنانی ماڵەوە بۆ کچان لە نێو میدیای ئیسلامیا زۆر لاوازە هەر نییە سفرە ینی میدیای تایبەت ئێستا بە خێزان و بە کچان بە ژنان دروست کرێ لە ئیسلامیا چۆن ئەم توانیوەتی هەنگاوی خۆی بنێ وا هەنگاوی خۆێنێ بە خێراییەوە چونکە تامەزرۆیەکی زۆر هەیە بۆ پێشوازیکردن لەمە بەڵام وجودی نییە بەدراوەنامەکە بوو تایبە ئەم سڕی مهنەیەک من پلانێکم دابنێ ینی من حەزەکەم هەر کەسێ دەستبا لەمە بیکە شتی زۆر داواکە قوربان تۆ جارە با دراماکە هیچ دەسەر دراماکە بکرێت گەورەترین کێشەی هەرێمی کوردستان لە بواری میدیا بریتێنە نەبوونی درامای خۆماڵیە فیلم و دراما ئێستا ڕکلامەکەن بۆ دراما هەرێمی کوردستان هەمووی چاوەڕێی درامایەکە ئەڵقە یەکەم سەرەکەی تااقەت نێت ئەڵقەی دۆم بکەین ببورن پێش ناوبڕەکە ئەو کێشەی کە لە درامایە هەیە لە کەناڵە ئیسلامیەکانە لە دروستکردنی کارتۆن و ئەنیمەیشنیشە هەیە لای من هەمان مشکلە هۆکارەکەی منیش و ئەوانیش یەک شتە شڵا دواتر زیاترگوتوگۆ لەسەر بابەتەکەی ئازان دەچین لای ناوبڕێک و دواتر بەردەوام دەبین لەگەڵتاندا. تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. نوێژ ئەو ئەرکە ئاینیەی کە بنەما و کۆڵەکەی دینەکەمان هەمومان لە ڕەمەزاناندا بە خوشوع و تامەزرۆی زیاترەوە هەس بە تام و چێژ و ڕەحمەتەکەی دەکەین بە هیوای ئەوەی دوای ڕەمەزانیش و بێ پچڕان و بە ئیستیقامەوە بەردەوام بین لەسەری و ڕەمەزان بکەینە مانگی عادەتکردن بەم ئەرکە پڕڕەحمەتەوە. شیری ئاڵتونسا ڕەمەزانتان لێ پیرۆز دەکات. ناوەندی سانە بۆ پێداویستی حەج و عومرە بینینی شوێنە پیرۆزەکانی ئیسلام چێژی تایبەتی خۆی هەیە. پێشانگاکەمان کار ئاسانە بۆ حاجی و عومرەکارانی بەڕێز بۆ ئەوەی سەفەرەکەیان تایبەتتر و تەنها بیر لە بەجێهێنانی فەریزەکانیان بکەنەوە. ئەویش بە دابینکردنی هەموو جۆرە پێداویستیەکانی حەج و عومرە بە نرخی جملە و باشترین جۆرەکانی کە تەسبیح بە هەموو شێوەکان و سیواک و بەرماڵ و هەموو جۆرە بۆنێکی گەورە و بچووک و کڵاو ئاوی زەمزەم بە چەند شێوازێک. لەگەڵ ئەوانەشدا باشترین جۆری قەڵەمی قورئان خوێنمان لا دەست دەکەوێت. لای ئێمە هەموو بابەتێک تایبەت بە دیاری بۆ خۆشەویستانت بەردەستە. ناونیشان سلێمانی حەوزە وشکەکە بازاڕی مراد تەنیشت دوکانی حاجی عارفی عتار یاخود گەڕەکی ئازادی جادەی سیەکە نزیک مزگەوتی هەنجیرەکە. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بەم ژمارە تەلەفۆنانەوە بکەن. ناوەندی سانە بۆ پێداویستی حەج و عومرە. کۆمپانیای کاروانی مەدینە. کۆمپانیای کاروانی مەدینە گەشتەکانی عومرەی دەست پێ دەکات بۆ هەردوو شاری مەدینەی درەوشاوە و مەککەی پیرۆز بە باشترین خزمەتگوزاری و نرخی گونجاو بە سەرپەرشتی مامۆستا کەمال غەفار و بەڕێبەرایەتی مامۆستایانی ئاینی شارەزا و دڵسۆز. کۆمپانیای کاروانی مەدینە بۆ حەج و عومرە. ناونیشان سلێمانی شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر نەخۆشخانەی بەخشین. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بەم ژمارانەوە بکەن. خۆمان تێکەڵەکەمان حاضر کردو و پێویست ناکا بیست هاوکێشەی چا تێکەڵکردن تاک بکەیتەوە. خۆی لەوە باشتر دەشوەکاتێ و هەر شۆنێک لیبنی خۆش دەرەچێت. چای مؤمین تام و بۆن ئایدی ئێمەیە. ڕەمەزان لە ڕیکلامە، ڕەمەزان لە ڕاستیە. مناڵی ناسن درەنگە فریان ناکەوی. باش دایگەنی ساڵسم. کوڕم هەسەوابان نییە. پارشێو ناکەم. بەڕۆژێک بەڵێ بەڕۆژوو.
ڕەمەزان وەک ڕکلامەکان بێت یاخود ژیانی ڕاستی با هەوڵدەین زۆرترین تێشوی قیامەتی تیا کۆ بکەینەوە بە جۆرێک چێژی ڕۆحی لێ وەرگرین تا 11 مانگی تر بەشمان بکات. برنجی مەحموود ڕەمەزانتان لێ پیرۆزەکات. ئۆبێرە بەهێزترین موبەریدەی پلاستیک، دیزاینێکی نێوتوانەیەکی بێوێنە لە پەڵمانی هەوا، فلتەرێکی ئەستوری ئۆرجینەڵ، کەمترین دەنگی هەیە و دەگرمانە، ماتۆری ماگنێتی تۆربۆیە و 100 پلەی خێرایی هەیە و بە 2 ئەمپێر کارە بەکار دەکات. دەبڵ واتەر پەمپە، بۆری و پلاستیکەکەی ڕیسایکلین نییە و بەرگەی پەستانی زۆر و ساردی و گەرمی دەگرێت. شاشە و کۆنتڕۆڵی هەیە و دەتوانرێت لە ڕێگەی وایفایەوە کاری پێ بکرێت. ئۆبێرە شایەنی ماڵی تۆیە. کاشۆ بەرهەمێکی خانەدانە، تایبەت بەخوان و چێشتخانە، چێژ و جوانی زەیتی کاشۆ مایەی کۆکەرەوەی خێزانە. بۆ دوورکەوتنەوە لە زەخت و شەکرا کاشۆ دەوا و دەرمانە. هەمیشە مەڕوانە لە هەرزانی کە ئەزانی لەسەر سیحەتت گرانە. دەسا هەڵبژێرە زەیتی کاشۆ بەرەکەتی سفرە و خوانە. هەرچەند لە یەکتر دوور بین دیسان پێک دەگەینەوە، ئێمە بۆ یەکتری پشتین نابێ بیرتان بچێتەوە. وەرە عازیز نزیک بینەوە دڵمان بۆ یەک بکەینەوە، بە یەکەوە بەهێزترین با دوور نەکەوینەوە. گرفتی ئەوەت نەبێت جلەکانت پیس بوون و بۆنیان ناخۆش بێت کاتێک جلشۆری هایسنس پیورجێتت هەیە. ئەم جلشۆرە سیستمی هەڵمی تێدایە بە تەواوەتی جلەکانت لە پیسی پاگەکاتەوە و بۆنێکی خۆشیانەداتێ و ناژێڵێت چرج ببن. سیستمی ئینڤێرتەری تێدایە و ڕێگرێتەوەی هەر گرفتێکی کارەبایت بۆ دروست بێت. دیزاینێکی جوانی هەیە و کوواڵیتێکەشی هێچکار بەرزە. لە یەک کاتدا هەم جلەکانت بۆ شووا و هەم بە باشترین شێوە وشکیانەکاتەوە و ناژێڵێت جلەکانت چرچ و لۆچیان تێت. ڕوبەرێکی گەورەی هەیە و 10 کیلۆگرام پۆشاک لە خۆڵ. ئەمانە و چەندین تایبەتمەندی تر لەم جۆرە نوێی جلشۆری هایسنسدا بۆ تۆ ئامادەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. دووبارە سڵاتانە بێدازان و خۆشەویستان بەردەوام دەبین لە گفتوگۆکەمان لە ستۆدیۆی سی گەوهەر. کاک دکتۆر بێمە لای بەڕێزت زۆر ئاماژت بە فراغی دراما کرد لە نێو میدیای ئیسلامیدا. هونەری ئیسلامی چی؟ تا چەند گرنگە هونەری ئیسلامیش هەبێت لە نێو میدیاداوە زۆر جار بوونی هونەرەکەش بۆ بە دوو ئاراستە و ئاراستەیەک لە نێو ئیسلامیەکاندا گرنگی پێدەدەن، ئاراستەیەکیش کە دژی وەستێتەوە پێی وایە کە زەرونیە لە نێو کۆمەلگادا بوونی هەبێت. ئەگەر چینە دەواازەی ڕەخنەگرتن کە زۆر تەبیعی و سروشتێ بێ هەموو لە بەسینی فراوان و ڕەخنە قبولکەین. من پێم وایە تەیاری ئیسلامی تەوەژمی ئیسلامی لە جیهانە کە دەستی پێکردو لە 20ەکانی سەدەی پێشوە تا ئێستا لەگەڵ مەجموعەیەک شتا بەفاهیم و لەگەڵ مەجموعەیە چەم کە مەشاکلی هەبووە. بدایەت ڕەنگە لەگەڵ مۆسیقا پشکلی هەبوو، لەگەڵ فەن ناکێشەی هەبوو بێ. ئەم احتیمام نەدانە بە فەن و بە مۆسیقا و بە بواری دراما ئێستا ئێمە باجەکەین. ئەگەر لە بیدایەتەوە ئیش بۆ ئەم مەجالە بکرایە وەک چۆن ئیشکراوە بۆ مەجای تەلیف، بۆ مەجای فقه، بۆ مەجای پێگەیاندنی واعظ، بۆ مەجای پێگەیاندنی مامۆستایانی ئاینی کە هەموو ئیشی مهمن و سێکتەری گرنگن، ئەگەر بە هەمان ڕتم و بە هەمان قورسایی ئیش بکرایە بۆ پێگەیاندنی کەسانی هونەرمەند، کەسانی ئیعلامی و میدیاکار، کەسانێک کە بتوان لەباری دراما سیناریۆ ڕێکخەن و بتوانن ئیخراج بکەن و بتوان تەمسیل بکەن، ئەو کاتێ ئێمە ئێستا پەنامان نەئەبردە بەر درامای شوێنانی تر. ئێستاش تا ئەم لەحزەیەش بەداخەواڵم تەیار و تەوەژمی ئیسلامی هێشتا لەم حاڵەتە وریانە بۆتەوە. هێشتا ئامادەیە لە شوێنیکەوە دراما بێنێ و دۆبلاجی کا و تەرجمەی کا و بەلای ئاسایی بێت کە هەندێکشی لەگەڵ مەفاهیمی خۆی ڕەنگە نەگونجێ. ئەبێ تەیاری ئیسلامی جۆرێک لە وریابوونەوەی بۆ دروست بێت کە بزانێ خەڵک لە ماڵەوە بینەری درامایە. من چوون بۆ ماڵێک لە هەڵەبجە، ئافرەتێکی لێ بۆ خۆی تەنیاژە، نزیکی تەمەنی 78 ساڵ بوو. وتم چی ئەەکەی بە ڕۆژە؟
وتی بەردەوام لەسەر کەناڵی فلانە ناوەکەی نایەنم وتم ئەو کەناڵەتی وتی بەس درامایە وتی هیچ کەناڵێکی کە سێر ناکەم ئەم نمونە لە چەند شوێن بینیومە طبعا بەدەیان ئافرەکە کە تەسبیحەکەی بەدەستیەوە بوو کە نوێژیە کرد کە ئەو درامانە هیچی لەگەڵ مجتەمەعی کوردیان خەڵکێکی زۆر لەبەر ئەوە ئەمە لایەنی تیاری لایەنی دەوڵەمەندەکانمان تاجیرەکانمان پێی بڵێ مجموعەیەک هونەرمەندم هەیە پێویستیان بە ملیۆنێک دۆلارە تا پێ ئەگەن و ئەبنە هونەرمەند مزگەوتێکی شمەیە بۆم دروستکە ئەسڵەن هەر علامەتی استیفهامی لەسەر دروستەوە بۆ بژاردە خۆتە بەردەسی هەر ئەبێ مزگەوتەکەی پێ بڵێ تا ئێستا قەناعەتی بۆ دروست نەبووە کە چەندێک خێری ئەگا لە دروستکردنی ئەو مزگەوتە لەو نەخۆشخانە کە چەندێک خێری ئەگالەوەی بێباوکێک سەرپەرشتێک کەفالەتەکە بەدەیان قات چونکە تۆ دوای ئەم مەسیلەت هانی ئەوە ئايات خەڵکێکی کە ڕاکێشێ بۆ ئەوەی پارە لە ناو مەشروعی خێریە خرجکە ئەگەر تۆ مەسیلەکە دەبێت ئێستا ئێمە لە چەندین هونەرمەند هەندە هەرێمی کوردستانە کەسە بوونەتە ڕەمز و خەڵک ئەیان ناسێ کۆمپانیا ڕکلامەکان پارەیان ئێنێ بەس بۆ ئەوی چەند سانیەک لەناو ڕکلامێکە دەور ببینێ و لە کاتی هەڵبژاردن و انتخاباتە حیزبەکان و لایەنە سیاسەکان توانا و سوودیان لێ وەرەگرن ئەگەر تۆ ئیش بکەیت لەسەر ئەوەی مجموعەیەک خەڵک وای لێ بێت قەناعەتی بۆ دروست بێ مجموعەیەک بچنە پەیمانگای هونەرە جوانەکان کۆلیژی هونەر و ئێستا ئەوەی کە لە ناو تەیاری ئیسلامیایە کە تۆزە مەتحەم کرد لە ئەوڵەوە تۆزێکی ڕەخنە بگرم بەداخەوە ینی تا ئەم لەحظەیە ئێمە هێشتا ئەو هۆشیارێمان بۆ دروست نەبووە کە ئەم مەجالە چەند مهمە و چەند گرنگە و چەند ئێستا زمانی سەردەمە ئێستا خەڵک کە باسی ئەمریکاکە باسی هۆلیۆ دەکا باسی هندستانەکە باسی بۆلیۆ دەکا باسی تورکیاکە باسی درامای تورکیەکان و ئەوانەکە ئەسڵەن درامای تورکی بۆتە سەرچاوەی گیداهات و گەشتیاری بۆ تورکیا باشە ئەگەر تۆ دراماکەی تۆ کە مەسیلەکانی تۆ ببنە سەرچاوەی بێدارکردنەوەی خەڵک مەفاهیمی ئیسلامی تا ڕنگ باتەوە بەداخەوە لە ناو عالەمی ئیسلامیە بەگشتی و لە ناو هەرێمی کوردستانیشە بەداخەوە تا ئێستا ئەم قەناعەتە دروست نەبووە کە ئێمە چەند پێویستمان بەم مەجالەیە چەند گرنگە کە بتوانین لەم مەجالە ماوەستامەژویستم برسم هەر ڕێک هەمان گرفت بەس بۆ مناڵان لە ئێوە چی دوای جوابەوەمە بەستخوا من گرفتەکە و یەکسەر هینکە ماساوی جەناب فەرمووی تورکیا بەمە ناسراوە ئێران بەمە ناسراوە قەناعەت وایە لە قووەتی حیزبە ئەمەی کە ئەکرێ یان لە حکومەتی لە قووەتی دەوڵەتایە ئیدارەی ئەگەر ئەوەندە ناکرێت خۆ کەمەکەی ئەکرێ یعنی ئەبێ ئێمە بۆ ئێستا پێم بڵێ زەحمە نەبێ فڵان هونەرمەند کە لە هەرێمی کوردستانە باگراوندێکی ئیسلامی هەیە و ناوبانگێکی هەیە ناوێکم پێ بڵێ ماسا ناویش هەبێت ئەڕوات لە دەستە ئەڕوات ئەگەر بوو بێتیش لەبەرەوەی دروستی کەیت لە دەستە ئەڕوات لەبەرەوەی تۆ ناتوانانی خزمەت لەبەرەوەی گەنجەکەت هەر پێی ئەڵێ هەر ئەم مەجالە مهمە تۆ ینی لەگەر دیوادارم کەس مەفاهمەکە بەغەڵەت تێنەکە پێی ئەڵێ تۆ گرنگترە ئوسوڵی فقه بخوێنی گرنگترە مەجاری شەرعیە دەوربینی گرنگترە چوزانم داعی بانخوازی چی داوە لەمە بۆ ئەمە یعنی ئەمەندە هانی ئەیتە جەوێکی بۆ دروستەکەی و ئەزانێت تەنها ئەمە دینە لە کاتێکە تۆ دینەکە دینێکی شمولیە هەموو مەجالێکی تایە مەجای وەرزشی تایە مەجای هونەری تایە مەجای مۆسیقای تایە مەجای ئیعلام و میدیای تایە مەجای وەعزی تایە مەجای مناڵانی تایە مەجای ئافرەتانی تایە تۆ یەک دوو مەجالەوە قەتیسەکەی و پێی ئەڵێ تۆ یا ئەوەکەیت یا ئەڵێ ئەکێتە کەسێکی سیاسی و بەردەوام بەفاهمی سیاسی ئەی بەمێشکیا کاک دکتۆر من ڕاستیەکەی من بڕوان بە چارەسەری سیحری نییە بۆ نمونە ئێستا من بڵێم کاکە با ئێمەش هۆلیوود دانێ دەداینێ ڕاستیەکەی کاکتۆر ئێمە لە ئیعلامی ئیسلامیە ئیشمان کردووە ئیعلامی ئیسلامی وەکو پەیمانگای کادێران بووە بۆ ئیعلامی غەیری ئیسلامی بەردەوام کادرم دروست کردووە نتوانیوە خزمەت ڕەنجم لەگەڵ یا کێشاوە لە فڵانشتەوە با ناوی مهنەکان نێنم هێناومە کردومە بە کامێرەمان کردومە بە فڵان پارەم تیا سەرف کردووە لاخیران ویستێتی ژن بێنێ کرێی خانۆکەی کردووە موچەکەی لێرە ناچار ڕۆشتووە ڕای ئەوەیشی کە ڕۆشتو هەر ئێشتا مێشکی لێرە چکە لێرە لە ڕووی نەفسی و ئاسوودەتر بووە بەڵامی تر 2000 ڕۆشتویان نەڕۆشتوە خزمەت بە مەشروع ئێگەکات کە بۆ نمونە پێچوانی ئەو پەیامەیە کە ئەوەیە کە دکتۆر ئەڵێ ینی من ئەو بزانم دروستکردنی ئەمە هێندەی دکتۆرکاران خۆی هەز بە شتەکە نەکراوە ئەوەی دکتۆری هەیە باسی کردنی 100% تەواوە بزانم ئەوی شەرواڵێ بەڵام
کێشەی هەردووچان یەک شتە میدیاکاری کێشەکە ئەوەیە دوانزە چارەکە ئیسا خەڵکەکە خۆتۆکە هونەرمەندی ئیسلامی میدیاکاری ئیسلامی پشتگیری مادی و معنەوی ناکرێت بگرە هونەرمەندەکە سەرکۆنەش ئەکرێ و ئەوە شەکریانی بڵێن شەکەی بە حرام و بە تا بەوە ناوە بدەکە خەریکە باش ئەومان تێپەڕانەوە بەس مەرحەلەی دۆممان ماوە مەرحەلەی حرامەکە باشە شکرەوە خەریکە تێپەڕێن دەستخۆشی مەرحەلەی هاندانیش ناکرێت ئەوەی کە تۆ هاانیە بەیستە ئەو هاندانە بۆ جناب چرم ناتەکە ئەو بۆ تۆ ئێنەرژیە تاقەیە وانە ئەتۆ مواد لێکە ئەو فیدباکی بۆ دێ بەس ماسە دوجار من تاقەیەک زۆر کاتیە ماسا لە میدیای ئیسلامیە من نتوانم داخلی معاناتی ئەم پیاوە بە ڕێزانە بمکە بە دەردی جەنابە فەرمی 12 و چارەکە ماشەڵڵا پۆشتە پرداخ معاناتی چی وەڵامی ئێوارەیە من نتوانم معاناتی ئەم پیاوە کە سەری مانگ هێت کێشەی کرێخانووی هەیە زستان هێت کێشەی بەرمیلێنەوتی هەیە جژن هێت ناگیرە خوا بەدەزینەوە من چارەسەریە منەکەم تاقە و ئەنەرژی کاتیە یعنی مەسەرەن بە قوربان و بەساقی ئەم پیاوە ئەبم ئەیهێڵمەوە بیر نەچێت لە دروستکردنی مزگەوتێکە چ گەنج بێت چ بەتەمەن بێت چ هەر کەسێک بێ ئەمادەیە ڕۆژانە چەندین ڕۆژ ئیش بکە بەبێ بەرامبەریەوە چونکە بەچی هەستێکی وای بۆ دروستکراوە کە ئەمە پاداشتێکی ئیلاهی هەیە ئەگەر من بێم بەس ئەم فکرەیە بۆ پێگەیاندنی هونەرمەندێکیش دروستکەم ئەمە شەر ئەمەستەی بۆ دروستە بێ یعنی من بتوانم فکرەکە لای ئەمە لای خەڵک لای جەماوەری ئاینی میدیای ئاینی دروست بکەم کە فعلەن هونەرمەند زەرورە و ئەم ئەجرەشی هەیە ئەتوانی ئەمە دروستکەیتەوە خۆتان بۆ نەتان کردو ئێمە هەر قسەی قەڵەوە و قسەی گەورە گەورەکەن ئێمەش کەمتر خەمووین بەڕاستی ئێمەش نەمانتوانیەوە مەجموعەی خەڵک پێ بگەێنین یعنی ڕاستە تەرجیعی خەڵکمان کردو هانی خەڵکمان ناوە بەس ئەبێ ئەم قەناعەتە لای دوو شوێن هەیە دروست ببێ ئەوش برتێدا تاجیرەکان و دەوڵەمەندەکان وە لەگەڵ ئەوانەی کە سەرکردەی ئەحزاب و تەیاراتی ئیسلامیەکەن وە کەناڵی ئیسلامی کەنگ تۆ پێت وایە کە پێشەوەی کەسێک بێتە میدیاکە گرنگە وەکو بڵێ قوتابخانەیەکە بێ هەم وەعزە دینیەکەی تیادا بە قۆت بکرێ بۆی کە هاتە نێو پرۆسەکەشەوە وا هەستکا کەمە عیبادەت و بە خێر بووە تێگەێنرێکە ئەوەش وەکو یەکوان ڕدیفن ینی ئەبێ پێ بڵێ کاکە کە تۆ وەرزشەکەی لە ناو گۆڕپانی ساعەکە وەکو بانخوازەکە خێرتەگا تۆ ئەو گۆڵە کە ئەیکەیت بەقا هەمان خێری هەیە نەک هەر ئەوە خێرە کێشەکە لەوایە پیان وتراوە شعرەکە زۆر دووبارەکرێتەوە كل العلوم سوى القرآن مشغولة أما بغلط تيجين رخا قرآن خوي زور قشجيرة همو بفاهم مكاني تاعه توبو وايتي أجيني كتنها علومي ولا بركنكي بريتي العلم جورتين قرفت معنا قربير تاني جاران كراس ليرة جيرفاني كي أبوي سواء زانم هيش كام كراس كان من نيتي من هيتي با زور باشا يا كلاسيكا كان ماوي أنا من جماعة والله برادر قوتاريا لو تردان زور جان قصية كد بلام أونا معرفة بقوة نبو كان موضوع شيء تو أونا جوان قصية كي زوج أوايا كد تو مثلا وجبة باريخ صوت إيري الله هرجع أوايا كان قصية تعظم بوي خوي ما نازم ما نكتب وهر براسي هبوا يا بس ما وسامه يعني بين خوش زياتي لسلام بابا تقصك لا انا ماديك يعني زور رنگ گرفتم و دروس که هم بو میدیا اسلامی هم بو بابتی پرورده مناڵان کەواتە دکتۆریش باسی لەوە کرد ئەو هەموو تاجیروشتە یعنی ئەگەر ئێستا دەوڵەمەندێک گوێی لە بەڕێست و لە ئێمە بێت بتوانێت کاکە $5 ملیۆن نا $100,000 بداتە کەناڵی ئافرین ئەتوانن ئەو شۆڕشەی کردوتانە فۆرمێکی کوردانەی پێ بدەن و ئەو کەناڵی هین بانگخواز و محراب و ئەمانە دڵنیام تەواوی کراڵەکانی تریانە یعنی ئێستا کەناڵی هاواری لێستاوەڵێ مە داخین ئیمکانەتیان نییە ناتوانن پشتیوانێک ئەتوانێت سوودی ئەوە خێرای هەبێ بۆی ئەوتوان ئیشی باشتر بکەن ماوەسا بە ڕێزەکەم ئەوەی کە من لە قسەکانە لەگەڵ کاکتۆریش پێم وتم ئەمەی کە ئافرین کردوێتی و ئەوەی کە وتم لە تەمسیل و لە دراما و لەمانەیە پێویستی بە دەعمی دەوڵەتە ئەوەی ئافرینش کردوێتی ڕێک پێویستی بە ینی لە قووەتی کەرتی تایبەتان نییە لە قووەتی ئەوە شخصێکانیە لە قووەتی ئامانج و ستافێکانیە کە لەگەڵیایەتی بەڵام میدیای نوێیشی زۆر ئاسان کردوکە جانیستا ئەمەی تەکنیکی تازە وەکو جاران نەماوە هەر ئیستا بۆ نمونە تۆ پەخشی ڕاستەخۆ جاران پێویستە بە SNG و سارێک و هەڵایەکە هەبوو ئیستا تۆ زۆر بە ئاسانیەکی تەکنیکی یعنی ئێستا
من گەنج ئەناسم لە شاری هەڵەبجە لە سلێمانی شەکانی کە بەخۆی لاپتۆپێکەوە کەناڵێکی ئەڵێن ئێمە ئەڵێن هاوکاری مامکەن تۆڵێ بابە ئاسان بۆ دنیا لە بەرامبەرەوە یاساکردنی پەیامەکەت مەبەستم ئەوانش قەناعەتیان بۆ دروست بێ ئەوەی کە دەوڵەمەند و تاجرە ئەو ئیمکانەتی ئەوەی کە تۆ داوایەکەی ئەوەنە زۆر نیە ئێستا ئەو کە پێی ئەڵێ هاوکاریم کە وێنایەکی زۆر گەورە ماسا ویستی بە هاندانێک ڕاستە ویستم ئەمە بڵێم یعنی ڕێک ئەو ئەم فکرەی کە لە لای خەڵک دروست بووە ڕێک ئەمە ڕاز بکرێتەوە کە خێر و سەدەقە بەڵێ مزگەوت و ئەمە گومانیتیانی و مەجالیتیانی هەمومان خێر و سەدەقە لە مزگەوت و لە هاوکاری فەقیرە نەکەینەوە ئەو کەناڵی من کە هەوڵم ماوە پەروەردەی مناڵەکەی توی بکەم یعنی خێر و سەدەقە لە یاشە ئۆتۆماتیکی شوێنی خۆی ئەگرێ زۆر باشی وازحە ماسە یعنی من هەر ئەو ڕۆژەی کە هاتوومەتە ئافرینەوە بڕیار ماوە کە قەزیەی سوال و داوای هاوکاری و ئەمە زۆر بە شەرمنانە ئەگەر بیکەم هاوکار بۆ نمونە تێچووی کارتۆنێک بگرە لە ئەستۆ 25,000 دینار بە نمونە بەمهینە ئەگینا قرار نییە من یعنی لە بەرامبەر ئەوەی خزمەتی بینەرەکەمەکەم بە بینەرەکەم ئیجبارکەم بڵێمە بێت تۆش خزمەتم بکەین نەوەڵڵا بەڵام دوجار خەڵکێک تێ بگات کە ئەم مؤسسانە کە بە تایبەتی مؤسسەیەکە دەعمێکی مادی گەورەی دەوڵەتی لە پشتەوە نییە پێویستی بەوەیە چۆن خەڵکێک هەستی کردووە کە ئافرین ضرورەتە کە بۆ نمونە کەناڵە دینیەکان کەناڵە پەروەردەیەکان ضرورەتن بە هەمان شێوە تۆش هەست بەو بەرپرسیارەتی بکە بڕیار بە کە تۆش چەند یان سوچێک لەم ئەرکە ئاگرمە ئەستۆ ئەگەر هەتە ئەگەر نیت ئێمە ناچارین خزمەتەکەین کاک دکتۆر چی بکرێت کە تاک هەست بکە بەوەی کە ضرورەتە یعنی میدیانە ضرورەتە یعنی هەمومان مسلمانی نوێژەکەی مەسەلەن هەمانە زۆر التیزاماتێکی زۆر زیاتریشی هەیە بەڵام بیری ئەوەی نییە کە مەسەلەن بڵێ ئەمە ضرورەتی کۆمەلگا میدیایەکی ئیسلامی کە هەبێت دوجار کاریگەریە بێ لەسەر خێزانەکەی لەسەر مناڵەکەی بەڵمەبەستەوە ینی وەکو هاوکاری مادی یان وەکو بەگشتی بەشاز هەمومان هاوکاری هەموو میدیاکان بکەین مەسەلەی میدیا و پێویستی بۆ کۆمەلگا شتێکی حتمی شتێکی ئۆکۆڵێ بەدیهات و بەڵگەنەویستە چونکە ئێستا هەموو کەسێک تەکنەلۆژیا و مۆبایل و ئایپاد و ئەوانە بەکارەهێنێت و لە ناو مۆبایلەکە ئەتوانێت بە لایف سەیری کەناڵەکان بکە و سۆشال میدیا بەکارهێنێ ینی هەموو زۆربەی تاکەکانی کوردستان سۆشال میدیا بەکارهێن کە فۆرم و شێوەیەکی نوێ لە میدیا سەبارەت بە لایەنی مادیش ینی لە ڕاستیانی بەداخەوە ینی گروپ هەبوو مەسەلەن تا خۆیان کەناڵی ئاسمانیان نەبوو یا میدیایان نەبوو ئەیانوت ئەمە بیدعەیە و زەکات ناشێت بە کەناڵە ئیسلامەکان ئێستا خۆیان شەو ڕۆژ بانگەوازەکەن ئەڵێن بە ئێمە ئەشێ بە خەڵکی تر ناشێت ئەوکی مامۆستایانی ئاینی و لجنەی فتواشە ینی بەڕاستی ئەو مۆزوعانە یەکلاکەنەوە و هانی مسلمانان بدەن چۆن دەستگیرۆی هەژار ئەکەن چۆن مزگەوت دروست ئەکەن چۆن قوتابخانە دروست ئەکەن چۆن لە هەر پرۆژەیەکی خێرخوازیە بەشدارن بە هەمان شێوەش دامی کەناڵە میدیایەکان و هونەرمەندە ئیسلامیەکان و میدیاکارە ئیسلامیەکان بکەن بۆ ئەوەی بتوانن لەسەر پێی خۆیان بۆستن و دامەزرا و کەناڵە ئیسلامەکان بەجێ نەهێڵن بەڵام جێی دەستخۆشی و جێی خۆشببختی ئەنی ئەبینیت ئەو میدیاکارە ئیسلامیانە کە ئێستا لە ئەم کەناڵانەش نەماون لە کەناڵەکانی تریش هەر وێنایەکی جوانیانە هەر نمونەیەکی جوان و هەر کەسانی ئاکارە و شارەزان ئەگەر شارەزا و بەتوانە نەبایەتن وەرنەئەگیرن زۆر ڕاستە دەستخۆش بێ وڵا هەرویستم بڵێم دکتۆر کاروان لەبەرەوەی کاتمان کەم ماوە من چەند خولەکێکی کەمەوێت لەگەڵ دکتۆر بارنی ئیشێکی تایبەتی پێشتان ناوێرم پێ بڵێم دوای ئاخی کۆتایی بەرن ئەگەر دکتۆر پەیامی کۆتاییتان هەبێ لەبەرەوەی ئەگەر قسەیەکتان ما بێ بتوانێت کاملیگە هەر با لە دکتۆری حاوە دەست پێ بکەین دەستۆراگە بۆ ناوێت لەگەڵ دکتۆر بارنی دکتۆر بارنی تۆزی قورآنی دکتۆر بەهادین بە بنەماڵەی مەلازادە نەگەرم دەستەوە نییە ئام جا دەنگێکی خۆشیەیە ویستم کۆتایی بەرنامەکەمان بە دەنگەکەی بابەتەکە نییە بەڵام وەکو میسکول خیتام وەکو لەبەر قوربان من دەستخۆشیتان لێ یەکەم جارە هەر شێوازی گفتوگۆکەمان شێوازێکی زۆر من چێژم لێ بینی بەڕاستی زۆر استفادەم لە قسەی و بەڕێزانە و دکتۆر بادین جنابیشتان کردیانی ئەمەی کە من داوایەکەم لە میدیای ئیسلامی ئەم جۆرە ئەکتیڤیتی و ئەم وازهێنان لە خیتابی وەعز و ئرشادی ڕاستەخۆیە
يعني براسي أو سردما بسر شو تو بيزدق على سر كان على كذا نشير روبروي جماعة أو أقصب كي أو سردما بسر شو كتو بردوام تلقيني خلقي بردوام يعني بلي أمر راسته أبي ورده قناعة لا يخلق دروس بيه كتكنيكي إيش كردن بقوره حركة وأكشن وجولها به يعني أويك دكتور كاران شرطي بكر من أي كومبانيا كنا يعني مو مش نبي الركلام يعني أو جور تكنيكاني كبيابو أو كومبانيا كبيابون هموين لسر لحظة ودقة وثانية وشن لحظة إيشكا بيوايا بشن ثانية أم بياما أجاد أبي أم ميديا إسلامي ريفريشك يخوي بكاتو بتواني بشوازك باشتر وكاري قرتر بياما خاني والله من لكوتاي يكشتها بيزانين أما ميديا إسلامي وەرگێر تەنها چاوەڕێی لێ نییە تەنها پەیامێکی باتێ زۆرێک لە وەرگرانمان هەیە چاوەڕی ئەوەیانە کە دەستبارێکی ژیانیان بگرن چونکەمان متمانەیەکیان هەیە خێر و بەخشین و ئەمانە میدیا ئیسلامیەکان کە دەستیان داوەتێ ئەو متمانە دروست بووە کە ئەمانیش دەستی خێری میدیا ئیسلامیشیان پێ بکە ئەمە لە متمانەوە وەریان گرتووە خەڵکێک متمانەکەی وای کردووە کە خێرەکەی بداتێ بیدا بەو یعنی ئەرکەکەی گەورەترە تەنها لەوەی کە پەیامێک با و قسەیەک بە خەڵک چاوی زیاتر لە میدیای ئیسلامیشە کە هاوکاری ئەو بێ چۆن میدیای ئیسلامیش چاوی لەوەیە کە خەڵک هاوکاری بێ یعنی دوو تەرەفەیە ئێمە لە پەیامەکانمانە بڵین بە خەڵک کە پەیامەکەم تەنها نییە زەهنی خەڵک بگۆڕم ئەوەیە کە ژیانی خەڵکیش بگۆڕم هەردوو کارەکەی و میدیای ئیسلامی بەمەش بە ئەرکی خۆی مامۆستا بەڕێزەکان تەوان دەستخۆشی لە کاملی ستافەکەتانەکەم ڕاستیەکەی من خبرەی 20 ساڵێک خزمەتم لە کاری ئیسلامی و لە کاری ڕاگەاندنی ئیسلامیە ئەمەوێت ڕاستیەکەی بە پەیام بگەێنە بە سەرجەم ئەو بەڕێوەبەرە بەڕێزانی کە ئیداری کاری کەناڵە پەروەردەیەکانە کە نیان پەیامدارەکانە کە نەزان هەر غەڵەتمیان نا باسی غەڵەت و ڕاست نییە باسی یەکلا نەبوونەوەی دەسەڵاتەکان داوایەکیان لێ یەکەم ئەو هەڵەیە کە من لە 20 ساڵی ڕابردووە لە خزمەت زۆرێکیان نبینی ومە بەوەی کە گەیشتۆتە نوقتەی ئەوەی کە پیان وتووە دەستە خۆش بێ و توێتی ئیتر من گەیشتومەتە لوتکە ئەو نوقتەی شکستی بووە داواتان لێ یەکەم بەردەوام هەنگاو بە هەنگاو لەگەڵ گۆڕانکاری ڕاگەاندنی جیهانیە گۆڕانکاریەکان مشکلەکەوەیە ماسا سەتەلایت خۆی مۆدێرنە بە حساب ئێستا وردە خەریکە ماڵین سەتەلایت کلاسیکە یعنی وای لێ هاتووە بڵین قەناتی یعنی ئاوای لێ هاتووە ڕجاتان لێ یەکەم کە بەڕێوەبەرە بەڕێزەکان بەردەوام لەگەڵ گۆڕانکاریە نوێەکانی جیهانا بن نقطەی قوت و نقطەی سەرکەوتن بە تەکید ئەوە ئەبێت و هەرە و نقطەیەش ئەبێتە هۆی گۆڕانکاری لە مجتەمع دەستخۆش بەخە دکتۆر تۆش پەیامی کۆتایی شڵا دوای پەیامەکەی ئەمە خواحافیزیەکەین بەس با بینەران بزانن دکتۆر شڵای دڵنیام ئێوەش چێژ لە دەنگە خۆشەکەی دکتۆر بەهادین وەرەگرن بە دوای پەیامە کۆتاییەکەی ئێمە خواحافیزیەکەین بەس بە قورعانێکی دەنگخۆشی بەڕێز شڵای ئەمەش کۆتایی بەڵام وڵام من دەستخۆشیتان لێ یەکەم بوو ئەم تەوەرانە و ئەم بابەتەوە قبول کرد دکتۆر لێ دەڕابینم بەو بانگراوەندە مالیکی هەیە سپاس دەکەم من دەستخۆشیتان لێکم بۆم تەوەرە و هیوادارم ئەم بابەتانە زیاتر قسە هەڵ ئەگریان ئێستا ئەو بەڕێزانە کۆمەڵێک بابەتیان وروژان گرفتەکانی میدیای ئیسلامی تەکنیکی هونەری ئیسلامی کەناڵی پەروەردەی مناڵان چۆن پەروەردەی مناڵ و جگەرگۆشەکانمان کەین ئەوانە ئەکرێت لە ئایندای بیکەنە تەوەری تایبەت زیاتر قسەی لەسەر بکرێت دەستخۆشتان لێکم بدا دەستان خۆش بە یاخوا بەخێر بێن سرە دوو چامان دکتۆر یحیا عومەر ڕێشەی مامۆستای زانکۆ و هەروەها دکتۆر بەهادین ئەحمەد مامۆستای زانکۆ بەڕێز مامۆستا ئاماج حەسەن بەڕێوەبەری تۆڕی میدیای کەناڵی ئافرین و هەروەها دکتۆر کاروان عەبدوڵڵا مامۆستای زانکۆ یاخوا بەخێر بێن سوپاس کەم دەرفەتتان بە ئێمە دەستان خۆش بە یاخوا بەڵازان و خۆشەویستانمان بەرنامەی سیگەوهەر کۆتایی هات بۆ هیوایە کە توانی بێتمان سوودێک بە ئێوەی ئازیز و خۆشەویست بگەینین و لەگەڵشیدا تاعەت و ڕۆژووی مانگی پیرۆزی ڕەمەزانتان قبول بێت ئینشاءالله تا بەرنامەیەکی دیکە و تا شەوێکی دیکە بە خزمەتتان دەگەینەوە و خواتان لەگەڵ دکتۆر گیان تۆش فەرموو بسم الله الرحمن الرحيم هو الذي أرسل رسوله بالهدى ودين الحق ليظهره على الدين كله وكفى بالله شهيدا
والذين معه أشداء على الكفار رحماء بينهم تراهم ركعا سجدا يبتغون فضلا من الله ورضوانا سيماهم في وجوههم من أثر السجود ذلك مثلهم في التوراة ومثلهم في الإنجيل كزرع أخرج شطأه فآزره فاستغلظ فاستوى على سوقه يعجب الزراع ليغيظ بهم الكفار وعد الله الذين آمنوا وعملوا الصالحات منهم مغفرة وأجرا عظيما صدق الله العظيم